ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ بێوەی عزیز پێشکەشەکرێت لە هەم بە خزمەتتانە. ئازان ئەوڕۆ 21 مانگی گەڵاڕێزانی 1400 هەتاویە کە بەرامبەرە لەگەڵ 12 مانگی نوامبری 2021 زاینی. بەرنامەی ئەو ڕۆمان تەرخان کردووە بەسەر مەسایلی ڕۆژ ئەوەی وا لە هەفتەی ڕابردوو ماوەی لەوە پێشوە پێشەوە و هەروەها ئەوەی وا ئێستش لە ئارادایە هەوڵە دێن لەسەر ئەو وەزیەتەوە هاتوۆتە پێشەوە سەوباسێکمان بێت و باسێک لەو بابەتەوە بکەین. ئێوە ئازیشتانن بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە لە ڕێگەی تۆری ئینترنێتەوە ڕاستەوخۆ بە شێوەی ڕاستەوخۆ ببینن تێوێ کۆمەڵە ئەتکۆم ئەتوانن چاو لە تلویزیۆنی کۆمەڵە بکەن کە ڕاستەوخۆ بڵاو بێتەوە کەسەی وە بە هەر دەلیلێ دەسڕەسی یا ناتوانێت تلویزیۆن لە ڕێگەی دەستگای تلویزیۆنەوە ببینێت ئەتوانێت لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە چاوی لێ بکات. هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە دیسان ئەو بەرنامەیە ڕاستەوخۆ بڵاو بێتەوە هەم لە یوتیوب و هەم لە فەیسبوک هەروەها لە پێیجی شەخسی خۆشم وەکو مەحیە ئیرجی ئەو بەرنامەیە بڵاو بێتەوە. زەرتی ئەم بەرنامەیە دیسان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر تلویزیۆنی کۆمەڵێ بڵاو بێتەوە. هەروەها ئێوەی عزیزی شتوانن لە ڕێگەی ژمارە تەلێفۆنی 0046 70 26 16 با چاکتر بە دقەتی زیاتری لێ بکەم 0046 70 26 16 764 بە ئێمەوە پەیوەندی بگرن. ئازیزان ئەوە ئەچێ زیاتر لە 2 هەفتەیە کە هەڵبژاردن لە عێراق دەستی پێ کردووە. ئاکامی هەڵبژاردنەکان ئاعترازاتی لەلایەن بەشێک لە کەسەکانی سەر بە کۆماری ئیسلامی لێکەوتەوە ئەوە وتیان کە ئەوە ئەو ئاعترازات ئەو انتخاباتە و هەڵبژاردنە هینی تیا بووە کەڵێکی تیا بووە و ئەوان قبوڵیان نییە و ئاعترازیان کرد. هەر بۆ بۆنەوە لە بڕێک لە شارەکانی شیعە کە زۆربەی ئەو گروە شیعەکان ئاعترازیان بوو بەم لایەنە بەم هەڵبژاردنە بڕێ ئاعترازیان کرد و دوای هاتن لە مەیدانی ئازادی لە بەغا ئاعترازێکی گەورەیان کرد و هابوو کە هەوڵیاندا هێرش بکەنە سەر منتەقەی سەوز کە بەشێک لە باڵۆزخانەکانی وڵاتانی دنیا لەوێ و هەروەها شوێنی سەرۆکۆمار و هەروەها شوێنی سەرۆکوەزیرانیش هەر لەوێ جێگیر بووە هەوڵیاندا حەملەی پێ بکەن و تەقە کرا لە خەڵکو و تعدادێک لەوانەیەوە ئاعترازیان کرد برینار بوون و تعدادێکی شوازان چەند نەفەرێکیش کوژران. ئەمە لە ئاسی نێودەوڵەتی کاردانەوەی بوو و مەسەلەکەیشەوە بوو لەلایەنێک لە ئەو هێزانەی وا سەر بە وڵاتی ئێرانن هەڕەشەی ئەوە کرا و ڕۆژێ دوای ئەو لە ڕێگەی درۆنارەوە وایە تەقە کرا چەند موشک درا لە ماڵی سەرۆکوەزیرانی عێراق و 1-2 نەفەر لە پاسەوانەکانی برینار بوون. ئەم باسە کە زیاتر ئێمە هەوڵە دێن جێگە و پێگەی ئێرانی تیا بخێنە ڕوو ئەدەینە بەرباسی لێکۆڵینەوە لەگەڵ کاک حەسەنی ڕەحمانپەرنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و لەو بابەتەوە قسە و باسێکمان دەکات. کاک حەسەن گیان بەخێر بی بۆ بەرنامەی ڕاوێژ. زۆر سپاس کاگمخی خۆشەویست سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەرنامەکە و لە خزمەتان. کاک حەسەن مەسەلە چییە کە ئەوە مدەتێکی زۆر دوور و درێژە هەڵبژاردن کراوە بەڵام هیچ لایەنێ نەهاتووە غێرە سەدر کە وتوێتی دەوڵەت تشکیل دەدەمەویش بۆ خۆی بڕێک هەڕەشە و گۆڕەشەی کردووە هەر لە ئێستەوە بڕێ قەوانین و مقەرراتی داناوە
بەڵام ئەوڵەن بۆ خۆیان هەڵبژاردننی پێشوەخت بوو هەڵبژاردن کە بە شێوەی ئاسایەتێتە پێشەوە نەبوو هەڵبژاردننی پێشوەخت بوو بە دەلیلی ئەوەی کە سەرۆکوێزێرانی پێشوو مەجبور بوو دەسەکار کێشێتەوە و ئەبووایە هەڵبژاردنێک کرایە بەڵام ئەوە چەند هەفتەیەکی بەسەر هاتەیە پەڕێت و هیچ شتێک نیشان نەدراوە کە بلەخەرە چێ بێت بە سەرۆکوەزیران مەجلیس چۆنە بێت و ئەوەی وان بینی ومانە ناڕزایەتی بەشێک لە ئەوانەی وا لە هەڵبژاردنەکە بۆ خۆیان بەشدار بوون لایەنی شیعی کە زۆر سەربێرانن ئەوانە ڕێیان نەهێناوەتەوە چەند ئەم هەڵبژاردنانە واقعان ڕێیەکەی حسێ بەکرێ ناکرێتوانە ئەوە مۆزوعێکی ترە بەڵام پێم خۆشە لەسەرەوە قسە بکەین کە ئەم مەسەلەیەوە چۆن نەبینن و پێم خۆشە لەو بابەتەوە تۆزیحێکەوە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بدەن ئەوەی ڕاستی بێت چه ئەم هەڵبژاردنە چه کولەن وەزیەتی عێراق و ئەوانە دەبێت لە پرۆسەیەکی گشتی ترا ببینینەوە ئەویش ئەوەیە کە لە دوای 2023 دوای ڕوخاندنی دەوڵەتی سەدام حوسێن و ئەو ئێتلافەی کە بە هاوکاری ئەمریکا هاتە سەرکار بەپێی ئەو ئێتلافە لە واقعدا دەوڵەتی عێراق دەوڵەتێکی ئێتلافیە دەوڵەتێکی تەوافقیە ئەو سیستمەیە کە وەختی خۆی لە لوبنانە دوای ساڵەکانی 1970 شەڕی ناوخۆ لە دەهەینەوە ئەوانەیە بەکاریان برد کە سێ دەسەڵاتی ئەسڵی سەرۆک کۆماری سەرۆک وەزیری و پارلمانیان دابش کرد لێرەش عینی ئەویان کرد سەرۆک کۆماریان داوە بە کورد کە لەباری ئیجرایی و قدرەتی ئیجرایی نییە سەرۆکی پارلمانیان داوە بە سوننەکان کە هدایەتی پارلمان و تەسمیمەکانی ئەوانەی دەکا سەرۆک وەزیر کە قدرەتی ئەسڵیە لە وڵاتەدا دراو بەلایەنی شیعە کە ئەوان لەباری جەمعیەتەوە ئەکسەریەتن لە عێراقا نابەرین هەر هەڵبژاردنێک هەر شتێکیش کە بکرێ لێرە تەنانەت هەر لایەکیش کە ئەکسەریەت بێت دەبێت ئەو پرۆسی تەوافقە بەرێتە پێشەوە ڕاستە ئێستا مەسەلەن لە ناو هێندە لە لایەنەکانە هەر لە خودی هەرێمی کوردستانی قسە لەوە دەکرێت کە مثلەن لە ناو خۆیانە کە سەرۆک کۆماری سەهمی یەکێتیە سەرۆکی هەرێم سەهمی پارتیە ئاڵوگۆڕ لەوانەدا بکرێت یا لایەنێکە ڕێی زۆرتری هێناوە دەڵێ ئەو تەقسیمەی پێشوە قبول ناکەین بۆیە ئەمە چوارچەوەیکی کولیە کە بۆ وەزعەتی عێراق دەبێت لە بەرچاومان بیانی لەو پرۆسەیەدا خودی انتخابات وانش معنا پیدا دەکات ئەوە یەک دووهەم ئەوەی کە خودی ئەم هەڵبژاردنە هەروکو خۆشت ئاماژت پێکرد هەڵبژاردنێکی پێش ئەز مەوعید بوو ینی تقریبا ساڵێک شتێکی وا زیاتری ما بووە بۆ هەڵبژاردن بەڵام بە دەلیلی ئەوەی کە ناڕەزایەتیەکانی 2019 کە ناڕەزایەتیایکی بەرین بوون لە 2010 دەستی پێکرد دش بە گەندەڵی دش بە فەساد دش بە دەخاڵەتی خارجی بە تایبەت ئێران لەوێ دش بە هێزەکانی حەشتی شعبی کە بۆ خۆیان سەرڕۆییان نەکرد نەتەنیا لە مناطقی مەسەلەن سونی نشین یا شوێن کەرکوک یا شوێنەکانی دیکە بەڵکو لە ناو مناطقی شیعانشینیشە بێزاریی زۆر پەیدا بوو خەڵکێکی زۆر لە ڕووداوانەدا گیانیان بەخت کرد زیاتر لە 1000 کەس کوژران چەند هزار نەفەر بریندار بوون بۆ یەکانێ مەسئلەی هەڵبژاردننی پێش ئەز مەوعید لە واقعدا جوابێک بوو بە شەقام جوابێک بوو بۆ ئارامکردنەوەی خیابان و ئەلکازمی وعدەیدا کە ئەو انتخاباتە بەرێتە پێشەوە ئەو انتخاباتە لە ڕاستیدا تەحمیل کراپیان بۆ ئەوەی کە جارێکی دیکە خەڵک دەنگ بدەنەوە و ئەوەی کە هەیە ئەو وەزیەتە بگۆڕن نەتیجەی دەنگدانەکە لەم پرۆسەیەدا بوو بە باعثی ئەوەی کە براوەی بەناو لە ڕاستیدا ئەم هەڵبژاردنەبوو دەنگی نایە هەموو ئامارەکان باز دەوە دەکەن کە زیاتر لە 60% لەم هەڵبژاردنەدا بەشداریان نەکردو بنابەرین دەنگی نابردوێتەوە ئەو مخالفەکان ئەوانەی کە مخالفی ئەم سیستمی دابەشکاری تەوافقیە و ئەو دەخاڵەتی میلیشیە لە ژیانی سیاسی ئەم وڵاتەدا بوون ئەوانە بردویانێتەوە لەناو ئەوانەی تریشیدا کە لەم هەڵبژاردنەدا دەنگیان هێناوەتەوە لایەنی براوە و دۆڕاوی تێدایە لایەنی پێشووی براوە کە لایەنە شیعەکانی پیان دەڵێن لایەنی ویلایی ئەوانەی کەسەر بە ویلایەتی فەقیهن حەشتی شعبی بۆ خۆی نزیکی 70 گروه دروستی کردووە ئەم 70 گروها لەناو خوێنە بەسەر دوو جەمسەرا دابەشە بن جەمسەرێکیان سیستانیە کە لە نەجەفەوە هدایەتی ئەوانەکە جەمسەرێکیشیان جمهوری ئیسلامیە کە خامنەی بە ڕەهبەری خۆیان نەزانن
سپای قودس خەریکە خەتیان پێدەدات، چەک و چۆڵیان، ئیمکاناتیان، فەرماندەکانیان لە ڕێگای ئەوانەوە تەمینە بێت، خۆیان سەر بەو لایەنە، ینی ئەویش خودی ئەو ناوەندە بۆ دوو بەشە دابەشە بێت، جیارەوەی کە لەناو هەر کام لەوانەیەشا کێشە و اختلافاتی دیکە هەیە. بۆیە دوای دەنگی ناکە زۆرترین دەنگی هێناوە و براوە بوو لە واقعدا کە دەنگی ڕێینەدان بوو، خەڵکێکی منفرد نزیکی 19 نەفەر کە تا ئێستا لە خودی عێراقە لەو شکڵە لە ناو مخالفەکان لە ناو شەقامەوە هاتن 19 نەفەر چوەتە پارلمان بە نسبەتی هەموو انتخاباتەکانی کە بێسابقە بووە. جەرەیاناتێک کە زۆرترین ڕێیان بووە، مەسەڵەن لە ناو خودی هەرم شیعانەیە جەرەیانی تێدا بووە کە 47 کورسی هێناوەتە جاری پێشوو، ئەم سەفەرە 15-16 کورسی هێناوە. جەرەیانی مقتەدا سەدریەکان کە لەم بینەدا کایاکەن لە ئەوڵەوە سەر بە ئێران بوون، مقتا سەدر ساڵها بۆ خۆی لە قوم و لە ئێران و لەوانە بووە، ئێستا جهەتی بەرەو عەرەبستانی سعودی و دنیای عەرەب و ئەوانە پەیدا کردووە، زۆرترین براوە بووە، جاری 20 کورسی لە جاری کە زیاتر لە 20 زیاتر هێناوە، 36 کورسی بووە، ئەم سەفەرە 72 کورسی هێناوە. بۆیە لەو جێرە و کێشانەدا دۆڕاوی ئەسڵی ئەم کێشانە جەرەیاناتی سەر بە ئێرانن، ینی ئەوەی سەر بە عەرەبستان و ئەمریکا ئەوانەیە بردوێتەوە، شەقام بۆ معنایە ئەو ڕێیە مستەقلەکان بردویانێتەوە، و لە ناو لایەنی شیعەدا ئەوەی کە لە هەموو کە زیاتر کەمترین دەنگی هێناوەتۆ جەرەیاناتی هەشتی شعبین. بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدا بووە کە ئەم دەفعەیە ئەو ئەترازاتانە کە لە بەغا دەستیان پێکرد، تەزاوراتیان کرد، 2 نەفەر کوژراوە، چەند نەفرێک بریندار بوون، بەڵام دەبێت لە بیرمان نەچێتەوە ئەو تەزاوراتانەی ئەخیری بەغداد لەگەڵ تەزاوراتی 2018 و 19 و 20 زۆر فەرقی هەیە. ئەو تەزاوراتانە دژ بە گەندەڵی بوو، دژ بە فەساد بوو، دژ بە سەرڕۆیەکانی هەشتی شعبی بوو، بەڵام ئەم تەزاوراتی ئێستا بەپێچەوانە، ینی بە یەک معنا دیفاع لە ڕابردووە، دیفاع لە گەندەڵیە، دیفاع لە ڕەیەکانیانە کە لە دەستیانداوە لە شەقاما دەیانێت بە زۆر بەدەستی بێننەوە، و لە واقعدا ئەوەی کە لێرە دەهوترێ هێزی بازووی خۆیان خەریکە نیشانیان دەدەن. بنابەرین ئەگەر تەزاوراتەکانی پێشوو قابلی دیفاع بوو، قابلی پشتیوانی کردن بوو لە دنیای دەرەوە و لە میدیای ئازادی خواز و لەلایەن ئەحزاب و لایەنهای پێشکەوتو پێشڕە و ئەوەوە ئەم تەزاوراتی ئێستا کە هەشتل شعبیەکان خەریکن لە بەغادەکەن لە نظری منە مطلقاً قابلی دیفاع نییە، نەک بە خاتری ئەوەی بەسەرەن بڵێ کازمی قابلی دیفاع نا، بە خاتری ئەوە نا، بە خاتری ئەوەی کە ڕەوتێکی کۆنە پارێز، ڕەوتێکی ئرتجاعی خەریکە بە زۆری چەک و بە زۆری ئیمکاناتێک کە دەوڵەتێک ناوێتە اختیاری، خەریکە لەو تەریقەوە دەسەڵات بەدەستبێنێتەوە، کورسی لە دەستداوە، ئیمکاناتی لە دەستداوە، قابلی دیفاع نییە. هەیە مەسەلەن مەشاکە هێرکەوە وایە کەسێ بێ مەسەلەن بڵێ تاڵبان دەوڵەتێکی فاسدی ئەمریکایی لە بین بردووە، بەڵام دەوڵەتێکی جنایەتکارە، وایە قابلی دیفاع ئەوەش قابلی دیفاع نییە. بۆیە ئەو حرەکەتانەی ئێستا ئەم تەزاوراتە ئیدامەی تەزاوراتەکانی 2018 و 19 نییە، ئەمە بۆ گەڕانەوەی هەیمەنەی هەشتی شعبی ئەو جەرەیاناتەیە، و لە واقعدا ئێستا کێشەکان لەسەر ئاخرین شتێکە ئەوڕۆکە من گوێم لێبوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە کە دوای مجموعەی لە سندوقەکانیش کە بەدەست ژمێریاری کراونێتەوە بژێردراونێتەوە ئاڵوگۆڕێک لە وەزعیەتەکەی دروست نابێ، و ئەو نەتیجەی کە ڕایان گەیاندووە ئەو لایەنانەی کە براون هەر براون ئەوانشی کە دۆڕاون جەرەیانی سەر بە ویلایەتن، ئەوانە دۆڕاوەکانی ئەم هەڵبژاردنن و ڕسمیەتیان بەوەداوە، و لە دڵی ئەوانشدا ئەرە ماجەرایش کە حملە کرا بە ماڵی کازمی، بە نظری من ئەوە لە واقعدا بازێک بوو کە لە سەرشانی کازمی نیشتەوە، ئەو حملەیە بە قازانجی کازمی بوو. دەست قەزان میز لەسەرەوە قسە بکەم کاک حەسەن، جارە با پێش لەوە باسی ئەوە بکەین، باسی وەتان کردیەوە کە ئەو هەڵبژاردن ینی دەسەڵات لە عێراقا دابەشکراوە نمونێ لوبنانتان هێناوە، لە لەو ڕۆژەوە دەوڵەتی ئەمریکا حکوومەتی پێشووی سەدام حوسێنی ڕووخان تقریبا ئەو دەسەڵاتە دابەشکرا، معنای ئەوەیە کە ئەگەر یەک نەفەریش لەو هەڵبژاردنە بەشداری بکات، دەسەڵاتی سەرۆک کۆمار بۆ کوردە بێت، سەرۆک وەزیران بۆ شیعە بێت، مەجلیس بۆ سنا بێ، معاونەکانیان هەروە بەو شێوە وەزیرەکانیش تەقسیمە پێ. ئەم هەڵبژاردنە ناتوانێت زۆر تەسیرێکی لەسەر ئەو دابەشکردنی دەسەڵاتە ببێت بە شێوەیە، معنای ئەوەیە ئەوە جێگەی هەڵبژاردنەکە کە هەم بەو شێوە خۆشتان ئاماژەتان پێکرد خەڵک کەم بەشداریتیان کردووە، و بەو جۆرەوە خۆیان ئەڵێن 45%، بەڵام ئەوان 45%ی بەشداربووانی
باس لە یەکەم شتێکی بۆ سورەتەیە کە وەختی حساب کراوە کاتە دەوروبەری 70-80% بەڕاستی زۆر ڕقمێکی لە خوارەوە باسەکەن کە لەم هەڵبژاردنە بەشداری کردووە بەڵام تووشارکە هەر دیسان دەسەڵاتیش تەقسیم بکرێت جایگای یا جێگە و شوێنی هەڵبژاردن و تەقسیمی قودرەت چەندێمان لەبێ کۆڕەپتیان هەیە ئاواخان تەسیریان لەسەر هەیە یان نییە ئەزانی هەروەکو عەرزم کردن ئەوەی کە بە تەوافقە دەگەڕێتەوە تەوافقەکە لە جێگای خۆیەتی بەڵام ئاڵوگۆڕێک کە دروست دەبێت لەم کێشانەدا مەسەلەن جاری دیکە جەرەیانی حەشتی شەعبی کورسیەکانیان زۆر بوو تەسیریان بوو لەسەر دیاریکردنی نەخۆزوەزیر و ڕئیدان و وەزیرەکان و کابینە ئەوانە بەڵام ئەم سەفەرە ئەوان کورسیەکانیان زۆر دابەزیوە ئەوەیە دووهم ئەوەی کە هیچ لایەنێک بە تەنیا ناتوانێت دەوڵەت تەشکیل بدات سەرەن سەدریەکان کە 72 کورسیان هەیە لە 129 کورسی لە پارلمانە ئەوان تقریبا حدودی 1/3 یا کەمتر لە 1/3 میشن بنابەرین هەرچی بێ دەبێت تەوافق بکرێت دەبێت لە بینی لایەنهای جۆرا و جۆرە تەوافق بکرێت بۆ ئەوەی کە دەوڵەتی داهاتوو تەشکیل بێ و لە دڵی دەوڵەتی کە ڕێی پێدەدرێت لە خودی پارلمانیشە نەخۆزوەزیر انتخاب بکرێت مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ئەو تەوافقە تەغییر ناکات چونکە ئەو بەپێ قانونی ئەساسی ئەویان کردووە ممکنە تەغییر لە مۆرەکانە بێت ممکنە مەسەلەن مۆرەیە کە دوێنێکە سەر بە حەشتی شەعبی بۆ مۆرەهایکی مهمیان بەدەستەوە بووە ئەو سەفەرە ئەو مۆرانە لە دەست بدەن لە وەزارەتە لە دەستی بدەن لە مەعاونەکانە لە دەستی بدەن سەرۆک وەزیری ئەوان حەول دەدەن سەرۆک وەزیرە بێتە سەرکار کە سەر بەوان بێ وە سەر بە جەرەیانی شیعە بێ ڕاستە خۆ کازمی شیعەیە بەڵام کازمی پێ دەڵێن شیعەیەکی بۆ معنایە بەقەولی خۆیان سکۆلارە تەرەفداری جمهوری ئیسلامی یا تەرەفداری زۆر ئاین ئەوەی کە تەبلیغی بۆکەن بەو شکڵە نییە بۆیە تەفاوت ئەوە دروست دەبێت لە مۆرەکانە دروستە بێ لە تەوازن لە هێزەکانە دروستە بێ کام لایەنی دۆڕا و معلومە کە جەرەیانی حەشت شەعبیەکانی سەر بە ویلایەتن ئەوانە لە پۆستە حەساسەکانە کەمتر بە ساهمیان بووە شەڕی ئەوان ئێستا لەسەر ئەوەیە حتا باوەڕی من شەڕی ئەوانەوەنی کورد نەخۆزوەزیر خۆ نەخۆزوەزیر دەوری پێشویش دەوان نەبوو شەڕی ئەوان بۆ پۆستەکانی ترە ئەوان پیان قبول ناکرێت یا پیان ناخۆشە جەرەیانی سەدر کە زۆرتر لە عەرەبستان نزیک بووتەوە لە ئەمریکاییەکان زیاتر نزیکە لە میسر نزیکە لە جەرەیاناتی بە تەوری کولی دنیای عەرەبی سنی نزیکترە ئەوان ئەوەیان بۆ قبول ناکرێت و پیان وایە دەبێت لایەنێک بێ کە سەر بە ئێران بێ ئێران لە ڕووداوەکانی ئێرەدا دەخاڵەتی کردووە نەخشی بووە هەشتی شعبی وەکو سوپای پاسدارانە دروستی کردو ئەرتەشێک لە ناو ئەرتەشایە خۆیان بە مەدیونی جمهوری ئیسلامی ئەزانن بەشێک لەم فەرماندانەی لە هادی ئامری و ئەوانەوە وەختی خۆی ئەمانە لە ساڵەکانی هەشتاەوە کە شەڕی ئێران و عێراق بووە ئەمانە لە بەرەکانی شەڕ بوون ئەمانە جەریاناتی ئیسلامیان لەگەڵ سوپای پاسداران دروست کردووە ماڵیان لە کوی تارانی سوپای پاسداران و لە کوی سوپا ئەوانە هەیە ژنی ئێرانیان هەیە ینی لە بەهری ئیدۆلۆژیۆنە لەباری خوێنیشەوە لەگەڵ سوپای پاسداران و سیستمی جمهوری ئیسلامی تێکەڵ بوون بۆی ئەمان بۆیان قبول ناکرێت کە نەخۆزوەزیرێکی دیکە بێ هەر بۆیەکانێ ئەو بەقەولی لێرە دەڵێن عەرزی عەزولاتی کە دەیکەن لە شەقامەکانە ئەو هێزە نظامی کە نیشانی دەدەن بۆ ئەوەیە کە فشارێکی زۆرتر بێنن بۆ ئەوەی کە حەدیەقەل مەسەلەن کازمی نەبێتەوە بە نەخۆزوەزیر یا کەسێکی زۆر سەر بە غەرب و سەر بە جبهەی عەرەبستانی سعودی و لایەنە سونیەکان نەبێتەوە بە سەرۆک وەزیر بەڵکو کەسێک بێت کە لەوان نزیک بێت لە سوورەتێکە ئەمڕۆکە ئێمە شاهدین کە نەک تەنیا لە عێراقا لە کولی منتەقەکەدا گڵۆڵی جمهوری ئیسلامی لە لێژیە هەر ئەم دوێنێ و پێرێکە خەبەری ئەوە بڵاو کراوەتەوە حتمما لە میدیاکانە خۆشتان بینیوتانە فەرماندەی سوپای قودس لە سووریە کەسێکە کە بەشار ئەسەد بۆ خۆی دەستوری داوە لای بن بە دلیلی دزی بە دلیلی گەندەڵی بە دلیلی فەسادێک کە ڕەوازی داوە بە دلیلی ئیستفادەیەکی بەێستا نامەشروع لە ئیمکاناتی دەوڵەتی سووریەدا ئەوەڵ جارشتی ئاوا بێ ئەمارەت خەریکە لەوێ سەرمایە گوزاری میلیاردی دەکا لە عەرەبستان لە سووریەدا ئەمانە گشتی هێنانە دەرەوەی بەڕەکان لەژێر پای جمهوری ئیسلامی لە یەکێک لە نزیکترین دەوڵەتانی دۆستیایەتی لە شوێنەکانی دیکەیشە ئێمە هەر ئەوە دەبینین لە لوبنانیشە ئەوە بینین لە وڵاتانی تریشا کە جمهوری ئیسلامی ئەوە لە ئەفغانستانە دەیبینین کە جەرەیانی شیعە چۆن تەقینەوە دەکرێت لە عەلەیهیان جنایەت دەکرێت لە عەلەیهیان تەبعەن ئەوە جنایەتە مسڵمانن نوێژەکەن هەچیەکەن خۆیان نەزانن
بەڵام تەقینەوەی خەڵکێکی بێدیفاع لە مزگەوتەکانە ئەوە دەبن بە قوربانی بەنەوەیەک پەلامار بۆ سەر جمهوری ئیسلامیە کە دیفاعیان لێکە. یعنی دەمەوێت ئەوە بڵێم کە بە تەوری کولی جمهوری ئیسلامی گڵۆڵەی لە ناوچەکەدا لە لێژیە و جمهوری ئیسلامی لە حاڵی عەقب نشینیدایە هەم لێرە و هەم لەسەر مەسئلەی بەرجام و دواتریش وەزعێتی ناوخۆشێتی ئەگەر طبعاً مەجال بێ باسی یەکەین جا بۆیە وەختێک کە وەزعی عمومی جمهوری ئیسلامی ئەوەیە ڕقیبەکانی لە عێراقا ئیمتیاز بە حەشد الشعبی بە باوەڕی من نادەن، امتیاز بە جمهوری ئیسلامیە لە واقعدا امتیاز بە جمهوری ئیسلامی نادەن، ئەوانەی کە دەستی باڵاتریان هەیە زیاتر دەیانوێت دەستی جمهوری ئیسلامی لێرە بە باوەڕی من کۆتاتر بکەنەوە و هەر بۆیەکانیشە ئەو تەوافقە لە جێگای خۆی دەمێنێتەوە چونەوە جوزی قانونی ئەساسی عێراقا. بەڵام لایەنی شیعەی سەر بە ئێران لەو موقعیەتەی کە هەیەتی لە عێراقا زەعیفترە بێت، ئیمکاناتی زۆرتر لە دەست دەدات، پێگەی زیاتر لە دەست دەدات و طبعاً ئەوە بە قازانجە، بە قازانجی سوباتە لە وڵاتە، بە قازانجی ئارامشە لە وڵاتە و بە قازانجی ئەوەیشە کە بە هەر حاڵ ئەو خەڵکە نەختێکی پشوش بێتەوە بەریان بۆ ئەو سەرە ڕۆیانەی کە جمهوری ئیسلامی لەو ساڵانەدا لێرە کردوێتی. کاک حەسەن بینەرێک پرسیاری کردووە کە ئێوە لەلایە کۆڵێن کۆماری ئیسلامی لە شرایەتێکی زەعیفدایە، بەڵام هەموو شتەکانیش باسی ئەوە کرێت کە ئەو هێرشی پەربادەوە کرا سەر ماڵی کازمی ئێران دەسیتیا بوو و تەزاورات و شتێ شەر ئێران هانیداوە. ئایا ئەوە ئەوێت قدرەتی خۆی پیشان بدا چۆنە بێ زەحمەت لەو بابەتیشەوە تەوزیحاتێک بدەن؟ ببوورە ئەوە ڕاستە کە ئێران دەیەوێت قدرەتی خۆی نیشان بدا، بەڵام من جارێ لەو حملەی کەکرا سەر ماڵی کازمی ئەگەر دقت بکەین لەو سێ موشەکەی کە خستویانە موشەکێ لە ماڵەکەی کەوتووە، خودی ئەوە گومانێکی زۆری دروست کرد، وتیان بەشێک لەو سیستمی دیفاعیە کە لە ناوچەی سەوز بووە لەو شەوەدا لە کار کەوتووە. کازمی ڕۆژێک پێش ئەوە ئاگدار بووە، لە ماڵ نەبووە، هەرەوەی کەوتم ئەمە بازێک بوو لە سەرشانی کازمی نیشتەوە، کازمی کرد بە قارەمان، خەریکن سەدام حوسێنی دەورانی شەڕی ئێران و عێراق لە کازمی دروست دەکەن کە کازمی ئەتوانی عێراق لەو بحران و وەزیەتە نیشاندا. هەموو وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئوروپایی، چین، رووس، ئەمریکا هەمووی ئەوانە پشتیوانیان کرد و پەیامیان بۆ ناد ئەمە کۆدەنجیەک لە دیفاع لە کازمیدا دروست بوو. ئەو کازمیەی کە فشارێکی زۆری لەسەر بوو لەوەی کە خۆی کاندید نەکاتەوە، بە احتمالی زۆر کاندیدی دەوری داهاتوە دووبارە بۆ نەخۆز وەزیری. ئەوە بەو معنایە ئەو کارە ئەتوانێت تەرحێک بوو بێت کە تەنانەت لایەنهای جۆرا و جۆر دەستخۆ ئەمە معلوماتی پشتی سەحنەی ئەوانمان نییە کە چییە، بەڵام دەوترێ ئەمە دەستی ئێرانی تێدا بووە. ئەوە بەو لە حەزەوە ئەو تەزاوراتانەیش کە کران، ئەو تەزاوراتانە لەوێ هیچ پاشەکشەیەکیان بە کازمی و بەلایەنی سەدریەکان و بە مخالفینی حەشد الشعبی نەکرد، هیچ ئیمتیازێکیان پێ نەدان، وتیان دەنگەکانمان دزراوە بەدەست شماردیانەوە، ڕایانگەیان وتیان بەڵێ عەرزم کردن هەر ئەو ڕۆکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراقا وتی بە قەولی ئەوان ئەو هەڵبژاردنانە وایە بێگەرترین هەڵبژاردن بۆ کە تا ئێستا لە 2023 لە عێراقا کراوە. کۆمیساریای چاودێرانی بینالمللی بەشداریان کردووە لێرە، لە اتحادیە ئەوروپاوە هاتوون، لە ئەمریکا لە وڵاتەکانی دیکە هاتوون و تەئیدی هەڵبژاردنەکانیان کردووە. بنابەرین ئەوە بۆ خۆی شکستە بۆ حەشد الشعبی، شکستە بۆ جمهوری ئیسلامی کە ویستیان بەهێزی نظامی مەشروعیەت لەو بەناو هەڵبژاردنەی کە لێرە کراوە لێ بستێنەوە کە بۆیان نەکرا. بۆیە بەو دەلایلانە من لام وایە ڕاست دەکاو بینەرە بە ڕێزە ئەوە ئێران حەولی خۆیدا و کەماکان حەولی تریش دەدا ئێران، هەر ئەوە نییە بە شێوەی تریش حەول دەدا. لە بیرمان نەچێ هەر لەو دووسێ ڕۆژی ڕابردوودا ئیسماعیلی قەعانی هات بۆ ئێرە، بەڵام قەعانی بە پێی ئەو قسانەی کە لێرە لە ڕۆژنامەکان و مەتبوعات و دنیای مجازی ئێرەدا دەبینێت دەڵێن بە عەسەبانیەتەوە گەڕاوەتەوە، بە لەگەڵ لایەنی شیعەکان بە تونی قسەی کردووە و پێی وتون دەبێ ئەو وەزیەتە قبوڵ بکەن. دەڵێن خۆهێمە معلوماتی پشتی سەحنە و ناو ژوورە داخراوەکانمان نییە، ئەو شتانی کە دێنە دەرەوە قەترەچکانی ئەکرێ لەسەر ئەوانە توانین بڵێن معلوماتەکە چییە. بۆیە تەنانەت دەڵێن سەرهاتنەکەیشی بۆیە ڕاستە ئەوانی نەختێک ئارام کردوێتەوە، بەڵام ئەو ناڕزایەت وشتانە کەماکان هەیە و باوەڕی من جمهوری ئیسلامی لە حاڵی حاضردا نائەمنکردنی ئەل ئێستادا عێراق بە قازانجی نییە، بەڵکو حەولەدات کە ئەو هێزەی ئەو تەوازنە ئەو نیروی کە تا ئێستا بەدەستی هێناوە ئەوە ڕابگرێ و وەزیەتەکە لەوە زیاتر لە خۆی ئاڵۆز نەکە، چونکە مەجموعەن لە منتەقەکە فەزای منتەقەکە بە قازانجی نییە، مزافەن وەزیەتی ناوخۆشەکە هەموو کەس دەزانێت کە بە زەرەری کۆماری ئیسلامی.
دواتر حتمما لەسەر وەزیەتی ناوخۆ بە وردی قسەکەین بەڵام بارە هەر لەسەرم باسە بمێنینەوە پێم خۆشە وەزیەتی سەرشەقام و جەماوەر بزانین لە ساسێکایە ئەوەی وا دیارە لەو کاتەوە حکوومەتی سەدام حوسێن نەماوە تقریبا نتوانم بڵێم بەشێکی هەرە زۆری عێراق بە تایبەت ئەو مناتقەی وا تحتی کۆنتڕۆڵی حکوومەتی ناوەندی و دواتریش کە بوون بە حەسی شعبی هەمیشە تەقینەوە و ئاڵۆزی و هەمیشە شەڕ و کێشەی بەخۆوە بینیوە هیچ چ کاتێکە لەلایەن سنەکانەوە و لەلایەن گروههای سەر بە تاالبان و سەر بە ئەلقاعیدەوانە هێرشەکرا و چ دواتریش کە تەقینەوەشتی وا هەر بووە حتا هێزەکانی ئەمریکایی ئەو کاتە کە زۆربیان لێ بوون زۆر بەشێکی هەرە زۆر لە هێزەکانی ئەمریکایش لەو بابەتەوە هەر کوژران و تیاچوون مەسەلەکەوەی ئێستا وەزعیەت چۆنە وەزعیەتی خەڵک چۆنە ئایا ڕووناکیەک دیارە بۆ ئەوەی ئاڵوگۆڕێک لە عێراقا بێتە پێشەوە کە بتوانێت ئەو وەزعیەتە بەلایەکی ترا بباکە حداقل خەڵکی عێراق ئارامش و ئاسایشێ بۆ خۆیان ببین توانە ژیانێکی ئاسایش ببەنە پێشەوە وەکو هەر کەسێکی کە لە دنیاکە شایانی ئەوە بن بزانی لە واقعدا عێراق شتێک بە ناوی دەوڵەت بە معنای ڕایجەکەی کە هەیە بە باوەڕی من بەو معنا شتێک بە ناوی دەوڵەت نییە ئەوە یەک دووهم عێراق بەسەر چەند ناوچەی جیاوازیشە دابەش کراوە مثلەن هەرێمی کوردستانە ئەوە دەسەڵاتی خۆی هەیە بەشی سنیەکانیەتی کە ڕاستە لە جەرەیانی هاتنی داعش و ئەوانەدا مەسەلەن گەورەترین شاری سنەنشین دوای خودی بەغاکە وەک شاری گەورە و پایتەخت باز دەکرێت شاری سنی نشین مووسڵە کە وێران کرا بەسەرەکە خۆخانوویەکی تێدا نەماوە لە مەناتقی ترە هەر بەو شێوەیە ئەوە بەشی سنیەکەیەتی بەشی عەرەبەکانی جنوبن کە زۆرتر جەرەیاناتی حەشد شعبی و جەرەیاناتی سەر بە ئێرانی تێدایە کەمترین ئیمکاناتێک لەو منتەقانەدا وجودی نییە یعنی ئەو لە بەسرە و ناسریە و شوێنەکانی دیکەوە کە ئەوانی تێدان و لەسەر نەوتی عێراق لەو شوێنانەوە تەهیە دەبێت کەمترین ئیمکاناتی ئەو نەوتە بۆ خەڵکە فەقیر و هەژارە ناچێت بۆ یەکانێ فەقیری هەژاری بێ ئیمکاناتی فەسادی ئیداری گەندەڵی کوشتاری ڕۆژانە هەر لەم ساڵانەی ئەخیردا بەدەیان چالاکی مستەقل کە واقعیەتەکانیان منتەقلە ڕووبوون و تۆ دانیشتوون مەسەلەن لەسەر ڕووداوەکان قسەیان کردووە شەوی دواتر چوونەتە بەر دەرگەی ماڵەکەی هێناویان و گولەیەکیان ناو بە مەغزیەوە لەبەر دەرکە کوشتویانە یعنی بەو لە حازەوە ئەمنیەتێک وجودی نییە ئەمینترین منتەقەی عێراق منتەقەی سەوزە کە سفارەتخانەکانی تایە دەوڵەتی تایە پارلمانی تایە وەزیر و وەزەرا و ڕئیس وەزەرا و سەرۆک کۆماری تایە هەرتایان تای موشکبارانیەکەن پاپا دەنێڕن و لەسەری دەتەقێتەوە بۆ یەکانێ بەو معنات دەوڵەتێک وجودی نییە ینی پاشاگەردانیەکە لە عێراقا کە هەر کەسێک گۆشەیەکی پێەیە هەر کەسێک مەسەلەن لە بەشی نەوت و ئەوانەیشی ڕاستە خۆ بە دەوڵەتی مرکزیە یا بڕێجێگای نیرویان لەسەرداناوە گنیەکەن ئەوە لە لایەکی تریشەوە خودی ئەم وڵاتە بووە بە مەیدانی کێشمەکێشی منتەقەیی ئێران لەلایەکەوە عەرەبستانی سعودی لەلایەکەوە ئەمریکاییەکان لەلایەکەوە تورکیە لەلایەکەوە لایەنەکانی تری عەرەبی هەرکێ بە جۆرێک لەلایەکەوە ینی هەر کەسێکی لە گۆشەیەکەوە خەریکە بەشی خۆی ئەبچڕێ لە وڵاتە بۆیە بەو معنایش وڵاتێک نییە کە بەسەر پای خۆی وەستا بێ و ئەوەش مەحسوولی ئەو نەوعە دەخالەتگەری ئەمریکا و ڕووخاندنی لە تەریقی هێزی خارجیەوەیە کە ئێمە زۆر جار مەسەلەن لە مەوردی ئێرانەوە کە باز ئەوە دەکرێت حملەی نظامی بە ئێران وانە و تومانە سەممە تومانە ئەوە سووریا ئەوە عێراق ئەوە لیبی ئەوە وڵاتانێکی ترکە ئەو نەوعە تەداخل لە نظامیانیان تێداکرا و خەڵک نابێت دڵیان بەوە خۆش بێت بەکو بەهێزی خۆیان بۆیە ئەم وڵاتە لەسەر دەستی خەڵکی عێراق نەڕووخا و لەسەر دەستی ئەم خەڵکەش بینا نەکراوەتەوە بۆیە بەو لە حازەیشەوە دەوڵەت نییە بۆیە بەڕاستی هێڵی هەژاری لێرە لە ئێران لەسەرەوەترە خۆمان هێڵی هەژاری زانین لە ئێرانە چۆنە لە کوردستانە مقداری وەزیەتەکە فەرقی هەیە مقدار لەباری ئەمنیەتەوە لەباری ژیانی ئابوووریەوە ڕاستە فەقیری و هەژاریش لێرە
زۆر بەرچاوە، بەڵام بە نیسبەتی ئەو مەناتقانەی دیکە چ لەباری اقتصادی و چ لەباری ئەمنیەتەوە جیاوازی هەیە و ئەوەیە وەزیەتی عێراق. یعنی ئالە وەزیەتەدایە کە انتخابات کراوە، لەو وەزیەتەدایە کە چێشمەچێشی لایەنە سیاسی و ناوخۆیی و هێزە دەرەکیەکان لەسەر ئەوەی کە قەوارەی سیاسی ئەم وڵاتە چۆن شکڵ پێدەنەوە، سەرۆک کۆمار کێ بێت. ئێستا لە کوردە و دوکتور بەرهەم ساڵح ئەسپانیا و دەبێتەوە، لە سونەکان حەبوسی ئایەکونە دووبارە ئەو دەبێتەوە، کازمی لە لایەنی شیعەیە نەخۆز وەزیرە دووبارە دەبێتەوە. یانی لەسەر ئەو پۆستانە ئێستا جێرە و کێشە هەیە، بەڵام شەقام فشاری هێنا بۆ ئاڵوگۆڕ، بەڵام چەندێک دەتوانێت ئەو ئاڵوگۆڕە بەرێتە پێشەوە. بەشێکی بەستەجی بەوە هەیە کە خودی شەقام زیندوو بێت، هەر ئەوەی کە مەسەلەن بە 19 نمایندە یا 17 نمایندەیان ئەم دەورەیە بۆ پارلمان هەڵبژاردووە، خۆمان دەزانی لەو نوع پارلمانەدا نمایندە دەکردرێ، نمایندە ڕۆژانە جواببوو نییە بەو نێخە. بۆیە کانێوەتی عێراق ئاوایە و لەو وەزیەتەدا چاوەڕوانی ئەوەی کە انتظاری سوباتێکمان ببێت، انتظاری عێراق بەرە و وڵاتێکی بە ئارامی ئەوانە بڕوە، بە باوەڕی من زۆر چاوەڕوانکراو نییە. ئەوە بینەر زۆرێک لە بینەران هەم ئەوەی کە سەیدی قسەکانی ئەویان کردووە و دیارە تەبعەن خەریکن چاودێری بەرنامەکەکەن و چاوی لەکەن. کاک حەسەن، هێشتا هەر کاتم هەیە لەسەر تۆزێکی قسە بکەین. ئەگەر ئێوە بخۆتان ئاگدار بن ماوەیەک لەوە پێش هەم ئۆردن و هەم مسر تەبعەن فەڕەنسەیش هات بەشداری کرد و چەند لایەنی تری عەرەبی شاتن، هەوڵ ئەوەیە بە نوعی دەستی تورکیە و ئێران لەو دەستاوەریە کە خەریکن دەست پێوەردەدەن لە مەسەلەی عێراقا کۆتا بکەن و قەولوا بوو حکوومەتی عێراق نەوت بە نیوە قیمەت فرۆشێ بە هەم بە ئۆردن و هەم بە مسر لە عەوەزە ئەوان بێن سەرمایە گوزاری بکەن و بەشێک لەو شتانەی ڕۆژمەڕە کە خەڵک خەریکن لە ڕێگەی سنوورەکانی ئێران و تورکیەوە هەناردەی عێراقە کرێت، ئەم جارە ئەوە کەمتر بێتەوە و مەیدان بدا بەوە کە مسر و ئوردن زیاتر دەخاڵەتگەر بن و قەول لەوە درا کە حتا وڵاتانی ڕۆژاوایش و بە تایبەت فەڕەنسا یارمەتی زیاتر بکات و کوێیت و وڵاتەکانی تریش قەولیاندا کە یارمەتی بکەن. ئەمە پێتان وان نییە ئەم ئینتخاباتەوە کرا، یعنی ئەم هەڵبژاردنەوە کرا، ئەو کارەوە لەو لاوە پێشتر کرا زۆری ئوردن و مسر پێکەوە گرێیان خواردووە و خەریکە بە نەوەیەک دەستی ئێران و تورکیە کۆتاکات و ئەوێ عێراق زیاتر بەلای وڵاتانی عەرەبیا بکێشێت و لەو دەستی شیعەکان و بە تایبەت دەستی ئێران لە عێراق کۆتا بکاتەوە. پێتان وانە ئەوە پەیوەندی هەیە پێکەوە؟ بەڕاستی بابا زۆر پەیوەندی بەیەکەوە هەیە. من پێشتریش ئەرزم کردن حەوڵێکی زۆر چڕ هەیە بۆ ئەوەی کە عێراق بێتەوە ناو دنیای عەرەب. هەوتم نەتەنیا لێرە نییەوە، ئەو حەوڵە بۆ سووریا هەیە، بۆ بەشار ئەسەد هەیە، دەیانەوێت ئەویش بێنەوە ناو دنیای عەرەب و لە ئێرانی دوورخەنەوە. لە مەوردی عێراقەوە هەیە. لە بیرمان نەچێت دەو چێشمە کێشە ناوچەیانەدا هەم ئێران پایەکی کێشەکانە، هەم تورکیەش پایەکی کێشەکانە. تورکیا لەلایەکەوە بە عنوانی ناقزی حقوقی بەشەر، چ لە مەسئلەی کوردستانە، چ لە ئەو کودەتایی کە کرابوو، ئەو هەموو بێڕەحمیانەی کە دەوڵەتی ئاکپارتی و ئۆردۆغان دەرهەق بە نەیارەکانی کردی، بارها لەلایەن اتحادیە ئەوروپا و محکوم کراوە. و بێجگەلەوە تورکیا لەم سەردەمی ئۆردۆغانە نەوعێک تەمایلی بەرەو رووسیە پەیدا کردووە. تورکیا ئەندامی ناتۆیە و ئەمریکا و وڵاتانی غەربی ئەوەیان پێخۆش نییە. یەکێک لە ستونهای ئەسڵی شەڕی سارد لە دەورانی بلوکی شەرق و غەربا تورکیە بوو کە ئەو حەسارەی کێشا بوو بە دەوری شۆڕەوی ئەو کاتادانی تریان ئێران بوو. دیارە حکوومەتی شاڕوخا تورکیە مایەوە لەو ئەو سێ کوچکەی کە وەختی خۆی قسەی لەسەرکرا ئیسرائیل و ئێران و لەگەڵ تورکیە. بۆیە ئەو جەهەتگیریەش کە تورکیە پەیدای کردووە بەرەو رووسیا، ئەو موشکی S400 سیستمێکی دیفاعیە کە دەکرێت ئەمریکا زۆر مخالفەتی ئەوە بکرێت بە هەمووی ئەوانە بۆ بە باعثی ئەوە کە تورکیە خۆشەویستی بەو معنایی غەرب نییە.
ینی تورکیە وەک دەوڵەتن وەکی ناوەکو دەوڵەتی ئاکپارتی مەبەستمە وەکو ئۆردۆغان و سیاسەتداڕێژی ئەسلی ئەوێ بۆ یەکانێ بەو لە حەزانەوە لەگەڵ عەرەبستان کێشەی هەیە لەگەڵ میسر کێشەی هەیە لەگەڵ چەندین وڵاتی تری عەرەبی لەگەڵ هەمووی ئەوانە هەیەی لەگەڵ خودی عێراق هەیەی لەسەر مەسلەی ئاویش بێزگە لەوانە لەگەڵ ئەسەد هەیەی کە گروپهای تندڕەوی ئیسلامی تونداژۆی لەو منتەقەیەدا سازمان داوە داعش و ئەوانە هەموو کە زەزانێ پشتی جبهەی داعش کوێ بووە خۆ داعش لە ئاسمان و نەداهات بریندارەکانیان دەچونی کوێ بۆی هەمووی ئەمانە بە نسبەتی تورکیەوە هەیە کۆتاکردنی دەستی تورکیا لە عێراقا و لە سووریەدا بەشێک لەو پرۆژەیەیە کە حولی بۆ دەن بۆ ئێرانیش کە باسمان کرد ئێران لە حولی هیلالی شیعەدایە هیلالی شیعە بەو بەستا ئەو مانگەی کە ڕسم دەکرێتەوە لە ئەفغانستان و دێتە ئێران لە ئێران و دەچێتە عێراق دەچێتە سووریە دەچێتەوە لوبناان و دەچێتەوە قودس و فلستین ئەو هیلالە دروست بکەن و ڕەهبەری و سەرکردایەتی ئەو هیلالی شیعەی ئێران بیکا لە بەرابەری جەریانی سونەدا بۆی سونیەکان نسبەت بەمە بێدەنگدا نەنیشتوون ئەوانەی کە ئێوە ئاماژەتان پێکرد دەقیقەن لەو چوارچێوەیەدایە لەو شەڕ و کێشە ململانێدایە کە لایەنی شیعەی تێدا زەعیفکەن لایەنی تورکیە تێدا ڕامکەن ڕامیکەن بەوەی کە بێتەوە ناو دنیای غەرب ئەندامی ناتۆیە لە ناو ناتۆدا ببێ دووەمین ئەرتەشی ناتۆیە تورکیە بێتەوە ناو ئەوە ڕوو لە رووسیە و لایەنهای دژی ناتۆ ئەوانە نەکات و هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە عێراق مەدانی ئەو ململانەیە مەدانی ئەو کێشمە کێشەیە و نەهایەتەکەی بەرەو کوێ دەڕوا من تەسەوری خۆم ئەوەیە کە ئێران دۆڕاوی ئەستی ئەم شەڕ و کێشانەیە و تورکیەش کە ئێستا قسە لەسەر وەزی خراپی ئۆردۆغان و نەخۆشین و وەزی اقتصادی هەموو ڕۆژێک گزارش لەسەر ئەوە دێ کە ئەمڕۆکە لیر ئەوەندە دەرسەد دابەزی ئەوەندە لە بەرابەر دولار و ئەرزەکانی تردانی وەزی اقتصادی تورکیە زۆر داغان و وێرانە بۆیە من پێمانی ئەوان بتوان دەسی باڵا لەوەی کە تا ئێستا هەیە زیاتر پەیداکەن بێ ئیزافە ئەوەی کە تورکیە لە کوردستانیشە خەریکی جنایەتە ڕۆژانە خەریکی تاوانباریە لە مەناتقی سەرۆژ ناوی سە بە تیارەکانیان دێن دەوروبەری پێنجوێن و شوێنەکانی دیکە ئەوانە بردومانەکەن و ئەوانش لە چاوی حدیقەت بیر و ڕای گشتی ئازادی خواست شاراوە نییە. بەڵێ کاک حەسەن زۆرێک لە بینەران دەستخۆشیان کردووە لە ئێوە و وتیانەکە تەوزیحاتەکەتان زۆر واقعیە و دەستخۆشیان لێکردێن و بینەرێک پەیامێکی وە ناردوێن وتێتی کە تەکسی ژێرەوە زۆر جوان دیار نییە بڵێ وایە ئەوەی وا لە ئینترنێتەوە بڵاوە بێتەوە و ئەوەی وا لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاوە بێتەوە تەکسی ژێرەوە دیارە بەڵام بەداخەوە ئەو پرۆگرامە لەگەڵ تەلەڤیزیۆن هێشتا نەماتوانێەوە هاوخانیکەین بەشێک لە تەکسەکە دیار نییە بەڵام بۆ بینەرانی وا لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە چاو لە ئەو ئەو بەرنامەیەکەن پێیان بڵێم کە تەکسی ژێرەکە تەبلیغاتێکە بۆ کۆمەڵە مێدیا نێتوەرک هەروها ژمارە تەلەفۆنەکەیە کە ئەرستانم کردی سانیش پێشکەشتانێکم 0046 هەفتا 26 16 764 کە توان پەیوەندیمان پێوە بکەن ئەتوان تەلەڤیزیۆنیش لە تەریقی ئەم ئینترنێتەوە لە تەریقی تەلەڤیزیۆنەوە ببینن ئیسلاحاتێک کە فعلەن لەسەر ئەوە لەو بابەتەوە کاک حەسەن با من ناوبڕێک بدەم جا دوای دێمەوە خزمەتتان لەسەر باسی وەزیەتی ئێران و ئەوە باشە لە خزمەت زۆر باش. معلم میمیرد ذلت نمیپذیرد معلم بیدار است از حد خود هوشیار است خودبندی حد ماست حد مسلم ماست همسانسازی حد ماست حد مسلم
عهدنامه پایانی تجمع پنجشنبه 20 آبان 1400 شورای هماهنگی. فرهنگیان شریف، امروز پنجشنبه 20 آبان ماه 1400 ما فرهنگیان در قالب شورای هماهنگی تشکل‌های صنفی در تجمعات گسترده سراسری آمده ایم تا فریاد اعتراضی خود را نسبت به شیوه تقسیم بودجه و اختصاص درصد بسیار اندکی از سهم بودجه سالانه کشوری به آموزش پرورش با توجه به جمعیت 13 میلیونی دانش آموزان، جمعیت 1 میلیونی معلمان، خانواده آنان و اهمیتی که نظام تعلیم و تربیت در زیرساخت‌های فرهنگی، اجتماعی و اقتصادی کشور دارد اعلام کنیم. دولت‌ها و مجلس‌های گذشته بڵێ کاک حەسەن هەمووی ئەو فیلمانم بڵاو نەکردەوە بۆ ئەوەی کە ئینەرانیش بۆ خۆیان نەتوانن هەم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەوە حەتمەن بینیویانە، بەڵام هەر پێم خۆش بوو ئەمە ببێ بۆەوەی کە لەسەر ئەو مۆزوعی وامانەوێ وەزیەتی ئێستای ئێران کە زیاتر بە مەسەلەی ئاعترازی معلیمانەوە ئێستا خۆی پیشانەدا قسە بکەین. بەڵام پێش لەوە بینەرێک پرسیاری کردووە کە مربوطە بە بەحسەکەی پێشوە گەرەکرێ بە کورتی جوابی بدەرەوە. وسێتی سەلام کاک محیە، سەلام بۆ کاک حەسەن ڕەحمانپەنا. کاک حەسەن لەبارەی ئەو بردمانی تورکیە و ئێران بۆچی عێراق یا هەرێمی کوردستان وەڵام نادەنەوە؟ ئەگەر کرێ بە کورتی جوابێکی ئەگەر شتێک جواب ئەگە ئیتلاعاتێکتان هەیە بۆچی نایدەنەوە فەرموو جوابێک. وڵی بۆچی نایدەنەوە کاریی خراپ بکەن، بەڵام بۆ خۆیان دەڵێن جوابمان داوەتەوە، ئیتلاعیایشیان داوە، بەڵام بە باوەڕی من ئەوە جواب نییە بە دەلیلی ئەوەی ئەو وڵاتە سەروەریەکەی دەسەڵاتی سنوورەکانی هەموو شتێکی لەلایەن ئەو دوو دەوڵەتە جنایەتکارەوە پێشێ لەکرێ و حەقوا هەیە ئەوان زیاتر بێنە سەرخەت. ئەوان دەوڵەت عێراق ئەتوانێت لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە لە دژی تورکیە و لە دژی ئێران شکایەت بکات، دەتوانێت داوای غەرامەت بکات، دەتوانێت داوای بربەست بکات بۆ هەمووی ئەوانە، بەڵام نایکەن بە دەلیلی ئەوەی کەوتم لە عێراق ئێستا دەوڵەتێک نییە، هەر لایەنێکیان سەر بەلایەنێکن، مەسەلەن جەرەیاناتی حەشد شەعبی ئەگەر بۆیان بکرێ ئەوەی کە تورکیە دەیکا دەبێ ئێران بیکە، دەبێ ئێران بێتە بەغاشی بەدەستەوە بێ، بۆیە بەشێکی بەو هێزانە بەو لایەنانە بەو دەسەڵاتانە دەگەڕێتەوە کە لەو ناوچانە دەسەڵاتیان بەدەستەوەیە و دابش بوون بەسەر ئەو لایەنانەدا. لێرەشدا هەرێمی کوردستانیش طبعا هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ خەڵکی ئازادی خوازی ئێرە ئەتراز کراوە، ناڕەزایەتی کراوە و ئەوە بەگوێ حکوومەتی هەرێم و بەگوێی دەوڵەتی هەرێمی کوردستان گەیشتووە. ئەوان وتوانە ئێمە ناڕەزایەتیمان دەربڕی احترازمان کردووە، بەڵام دەبینین ئەوە لە واقعدا ژێرپانان و بێڕێزیکردن بە خودی دەسەڵاتی هەرێمی کوردستانە. یعنی لە واقعدا ئەوان لە ڕۆژی ئەوڵەوە کە ئەو بەشە لە هەرێمی کوردستان بە عنوانی دەوڵەتی خۆ بەڕێوەبەر لێرە دامەزراوە، نە عێراق نە ئێران ددانی خێری پێداناوە، نە تورکیە ددانی خێری پێداناوە. بنابەرین ئەمە خستنە ژێر پای سەروەری ئەوانە لە دژی ئەوانە و حەقوا هەیە ئەوان زۆر جددیترەوە بێنە سەرخەت و لە بەرابەری ئەو دەست درێژی و تەعەڕوزانەدا کەس ناڵێ خۆ بچن شەڕ بکەن لەسەر ئۆپۆزیسیۆن یان دیفاع لە خۆیان بکەن، دیفاع لە خەڵکەکەیان بکەن کە بۆ شێوە بێڕەحمانە پەلامە دەبرێتە سەریان. بەڵێ کاک حەسەن، هەروە لەو فیلمانە و لەو کلیپانە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو بووتەوە بینیمان ئێستا ئاعترازاتی معلیمان تقریبا نتوانین بڵێن لە هەموو لە سەراسەری کشور لە هەرادایە و بەشێک لە داخوازیەکانیشمان هەر لەو فیلمانە بینی. پێم خۆشە لەم بابەتەوە ئیطلاعاتێکی زیاتر ئەگەر هەیە بدرێت ئەو وەختە تۆزێکیش ئاماژە بکەین بۆ وەزیەتی ئێران. وەزیەتی ئێران لە دوای هاتنە سەرکاری ڕئیسی وەکو سەرۆکۆماری ئێران لە چه ئاسێکایە ئەمە بۆ جۆرە بۆ خۆشتان نەزانن ڕۆژ نییە فعالینی کرێکاری و مەدەنی و سیاسی دەست بەسەر نەکرێن. من لە هەواڵەکان بینیم
تعدادێ لە زندانیانی سیاسی کە دەمێکە ئازاد بوون زندانیشیان کێشاوە بەڵام هەم لە تاران هەم لە بۆکان و لە شوێنەکانی تر لە سەرخەز گیراون و دیسان بەدەست بەسەر کراونەتەوە لەو بابەتەوە ئەگەر بکرێ فەرمو هەن لە خزمەتانە داواشەکەم دیسان لە بینەران ئەگەر تێبینیە یا قسەیەکیان هەیە یا پەیامێکیان هەیە دیسان دەتوان لە ڕێگەی ژمارە تەلێفۆنەکەی کە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیۆنەکەەوە ئەڕوات بە ژمارە تەلێفۆنی 0046 هەفتا 26 16 764 پەیوەندیمان پێوە بکەن و ئێمەش لە ڕێگەی واتسابەوە ئێمەش حتمان پەیامەکان و ئەگەر قسەیەکیشیان بێ دەنگیشیان دەگوازینەوە فەرموو کاک حەسەن. ئەوەی کە ئێمە باسمان کرد بەشێکی مربوط بە سیاسەتی دەرەوکی ئێران بوو ئەوە زۆر جار ئەمە وتراوە کە سیاسەتی دەرەوە ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆیە ڕنگدانەوەی سیاسەتی داخڵیە ئەگەر ئەوەمان قبول بێ بە عنوانی ئەسڵێک بۆ باسمان لە وەزعیەتی خراپی جمهوری ئیسلامی لە ناوچەکە کرد بە پێچەوانەی دەورانهای پێشووتر کە بە قەولی خۆیان ئەسپی خۆیان ڕەنبازیان پێدەکرد و کەەوە لە ڕێگای کەربەلاوە دەچوون بۆ قودس ئێستا قودس و کەربەلاکەش خەریکە لە دەستدەدا جمهوری ئیسلامی ئەمە ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆیشی لە پشتە ئەویش ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەوەی کە باوەڕی من مهمە ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە یەک بنبەستی گشتیدایە ئەو بنبەستە لە بەشی ئابووریە معنای هەیە لە بەشی دەسەڵاتی سیاسیە معنای هەیە لە سیاسەتی خارجیە معنای هەیە لە مولاتی اجتماعی و بەڕێوەبرنی ئەو جامعەدا معنای هەیە هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە جمهوری ئیسلامی تر ئەو ڕژیمە نییە کە بتوانێت یا تەنانەت لە وڵاتانی تریشە وان نیشان بدرێ کە ئەتوانێت ئەو کۆمەڵگایە دامرکێنێتەوە ئەگەر دەورەیەک جمهوری ئیسلامی ئەو کاری دەکرد ئەمڕۆکە جمهوری ئیسلامی هەڵخڕێنەری ئەترازاتە یعنی ئەگە جارانیش خۆ تەبعاً بە زۆری سەرکوت دەیکرد شەڕی ئێران و عێراق بحرانێک بوو دروست ببوو بۆی بە قەولی خومینی نیعمەتی ئیلاهی بوو ستوری انقلابی ئیسلامی نیعمەتی ئیلاهی بوو سەلمان ڕشدی نیعمەتی ئیلاهی بوو کە دنیای دیکەی پێبێنێتە پشتی بەڵام ئەمڕۆکە ئێوە چاولێکەن هیچ کەس بە قسەیەکی خامنەی لە هیچ شوێک نایەتە سەر شەقام تەنانەت ئەو ڕۆژ و ساڵ ڕۆژەکانی خۆشیان کە لە ناوخۆی ئێرانە هەیەە بنابەرین وەزعیەتی ئێستای ئێران و وەزعیەتی جمهوری ئیسلامی لە ڕاستیدا بنبەستە بەڵام ئەو بنبەستە بە بەدبەختی و موسیبەتەکەی بەسەر خەڵکی ئێرانە دەشکێتەوە بەداخەوە ئەوەی لە چیا دەبینین ئەوە بەڵام زیاتر لە 100 ڕۆژە ئەم قاتڵە هاتووەتە سەرکار خەڵکی ئێران دەیبین کارنامەی ئەو کە ئێستا بەڕەسی دەکەن لە هەموو بابەتێکەوە وەزعی اقتصادی ئێران خراپتر بووە تۆت مەشاکە مەسەلەن بزانێت تەبەقێک هێلکە ئەمڕۆکە لەو جامعەیە بەچەندێکە کیلۆیەک مریشک بەچەندێکە هەر ئەمە مقایسە بکەن لەگەڵ پارەکە مقایسە بکەین لەگەڵ پێرارەکە نەک بە ساڵ و بە 2 ساڵ ئەمڕۆکە خەڵک هەڵدەسن نگەرانن بۆ بەیانی کامەشت گرانتر بووە ینی هەموو کەسێک شەو بە نگەرانیەوە دەخەوێت ئەوە بە لە حەزی اقتصادیەکەوێت تەنیا دەرامەتێک کە ئێران هەیەی نەوتە ئێران وڵاتی تەک مەحسوولی پێدەوترێت ئەو مەحسوولەیشی کە هەیەتی ئەو محاسرەی کە خستویانەتە سەری بە ڕێگای قاچاق و دزیەتیەکانیشی کە لەگەڵ دەرەوە دەیکا بەوەیشی ناتوانێت تەنانەت دەرامەتێک بۆ خودی سپای پاسدارانیش بتوانێت بۆ معنایە جێبەجێ بکە مزافان شەڕی چەندانە وڵاتیش بۆ بە تووشیەوە دەبێت بودجێ ئەوانە تەزمین کە بودجێ شەڕی سووریە دەبێ بدا بودجێ شەڕی یەمەن دەبێ بدا بودجێ حەشد الشعبی لە عێراق دەبێ بدا شیعەکانی ئەفغانستان دەبێ بدا گروپەکانی سربەخۆی لە لوبنان و لە فەلستین و لە هەمووی ئەوانە ئەمە لەکوێ دەدرێت خۆ لە کیسەی ئایەتوڵڵا خامنەیی نادرێت لە گیرفان و سفرەی هەژارانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران دەدرێت بۆیە بەو لە حەزەوە لە باری اقتصادیەوە کۆمەلگای ئێران بەرەو داڕمان دەڕوە هەموو پێشبینیەکان ئەوە دەڵێن تەنانەت لەوانەیە دەوڵەت سقوط بکە نەک بۆ معنای دەوڵەت مەسەلەن خۆ لە ئێران ئێمە دەزانین و سیستمە دیکتاتۆرێتە دەوڵەت لا ناچێ مەگەر بە ڕاپەڕینێک بە قیامێک بە شتێک بەڵام وای لێبێت کە دەوڵەت وەرشکستە بێ بودجەی بۆ نەدرێ ئیمکاناتی بۆ نەدرێ ئەوە هەیە لە سیستمای دنیادا ئەوە بە لە حەزی اقتصادیەکەی و کە خەڵک ئەمڕۆکە دەڵێ خۆزگەم بە دوێنێکە ئەو واقعیتێکە لە کۆمەلگای ئێران لەباری ئێوە مەسەلەن ئیدئۆلۆژیە تمەشا بکەن لەباری بیر و باوەڕەوە تمەشا بکەن ئێران یەکێک لە دەوڵەتهای لاییکە ئەمڕۆکە لە دنیاە ئەوە مەحسوولی جمهوری ئیسلامیە ئەگەر جمهوری ئیسلامی ناتایەتە سەرکار بووچین بوو 20 ساڵی تر 30 ساڵی تر تولی کێشایەکە جامعە ئەوەندە مەسهەب زودایی تێدا نەکرایە جمهوری ئیسلامی ماهیەتی مەسهەبی نیشاندا
ماهیەتی ئاینی نیشاندا تێکەڵی دین لە دەوڵەتی نیشاندا ئەگەر دین سیاست بکە و سیاست بێ بە دینی ئاوای لێ دێکە لە ئوموراتی ڕۆژانەی ژیانی هەمومانە دەخاڵەتەکە ناومان دەبێت دەوڵەت تەعینی بکە ژیانی خصوصیمان دەبێت بۆمان دیاری بکەن تۆ لەگەڵ هاوسەرەکەت لەگەڵ منداڵەکەت لەگەڵ چۆن چیتە دەرەوە چۆن نەچیتە دەرەوە کارت و شغڵ و هەمووی ئەوانە بۆ دیاری دەکەن بنابەرین دەوڵەتی ئاینی بەو معنا بە باوەڕی من لە ئێرانە شکستی خوارد وە جمهوری ئیسلامی ئەو شکستەی تەنانەت بۆ منتەقەکەیش نیشاندا ئەوە جەنبەیەکی لەباری ئوموراتی ئیجتیماعی و تەماشا بکەن ئەو جامعە بەرەو فەسادێکی عەزیم جمهوری ئیسلامی بردوێتی کاکە سن بەداخەوە سنی لەشفرۆشی هاتوێتە 11 ساڵ 10 ساڵ قسە لەوە دەکرێت منداڵ لە 12 حامیلا بێت هەر ئەو ڕۆژانە ئاماری خۆیان بوو لە منداڵانێک کە لە تەمەنی زۆر کەمە ئیزدواجەکەن دەبن بە خاوەنی منداڵ چەند هەزار نەفەرە لە ئوستانەکانە ئەوە ڕووداوێکی فاجعەیە لەو جامعەیەدا تەماشای مەوادی مخەدر بکەن هەموو کەسێک نیگەرانە لە ناو خانەوادەکەیدا نەک نەفرێک و 2 نەفەر و 3 نەفەر و چەند نەفەر لە خانەوادەکانە گیرۆ دەیە بۆی هەمووی ئەم وەزیەتانە ئەومان لە دڵی ئەو وەزیەتەدا کۆمەلگای ئێران بە باوەڕی من لە هەمان حاڵیشدا کە ئەو هەموو فشارەکە جمهوری ئیسلامی ناوی کپی بکە بەڵام لە عینی حاڵدا فعالترین و سەرزیندوترین کۆمەلگای خاورمیانەیە ئێوە تەماشاکەن مەسەلەن دوێنێکە لە 27 ئوستانی ئێران اعتصاب و اعتراض و خۆپیشاندانی معلمانە زیاتر لە 68 شار لە شارە گەورەکان ئەو اعتراض و اعتصاباتانە ناڕەزایەتیانە لە شارەکانە خۆی پیشاندا هەر دوێنێکە ئەو ڕۆکە کەشاوەرزەکان لە ئوستانی ئیسفەهان لە بەرامبەر مەجلیسە ماڵ باختەکان بەیانی ئەو کۆمەڵگایە لە دەرونی خۆشیەوە دەکوڵێ پێچگەلەوە لە دەرەوە شەر ئێستا تەماشاکەی دوودانە محاکمەی جمهوری ئیسلامی لە ئاستی بینەلمێلیدا لە ئارادایە یەکێکیان حەمیدی نوریە لە وڵاتی سوئێد دەکرێت لە ستۆکۆڵم بەیەکێ لە جنایەتکارانی ساڵی 67 لە زیندانەکانە یەکێکیشیان دادگای کوشتاری معتەرزینی ئابان مانگە کەەوە خەریکە لە لەندەن بەڕێوە دەچێت هەمووی ئەمانە ئینعکاسی جیهانی هەیە هەمووی ئەمانە ئەمریکا و ئوروپا ئەوانە محتاتەکات لە بەرخوردکردن بە خودی جمهوری ئیسلامی و بە مانەوەی لەسەر دەسەڵات بۆیە اعتراضات ناڕەزایەتیەکان هەمووی ئەوانە وە بە تایبەت بە هاتنی ئەم کابرا قاتڵیش کە باستان کرد ڕئیسی فەزای ئێران نظامیتر بووە فەزای زیندانەکان ئەو ڕۆژانە دەیبینین ئەعدامەکان دەبینین هەر ئەمڕۆکە گزارشی سازمانی وانەی کاتوێتە دەرەوە بە نیسبەتی کوشتاروانە ئێران لە سەدرایە ڕەسە لە ڕەسی ئەعدامەکانە لە 88% ئەعدامەکان بەپێی جەمعیەت لە ئێرانە دەکرێت زۆرترین ئەعدامی ژنان لە ئێرانایە هەر لە عەرزی کەمتر لە 1 ساڵ ڕابردە 9 دانە ژن ئەعدام کراوانە جزئی ئامارەکان کە هاتووە بۆ یەکانی بەو لە حازەوە وەزئی ئێران وەزێکی فاجعەبارە بەڵام ئومێد هەیە دڵخۆشی هەیە ئەویش ئەو ناڕەزایەتیانەیە کە معلیمان دەیکەن کرێکارانی هەفتەپە و جنوب دەیکەن ناڕەزایەتی لە ناو دانیشگاکانە هەیە بە تەوری کولی بە باوەڕی من زیاتر لە 80% خەڵکی ئێران معترزن بە مۆزیەتە بەڵام ئەقلیەتێکی کەمی 15% کەمتر لەوەیش چ لەباری اقتصادی و مستەفیدە چ لەباری نظامی و ئەمانە بە حکمی ئەوەی کە اقتصادی وڵاتیان پێ پوڵیان پێ سەروەتیان پێەیە و لە عینی حاڵەت چەکیان پێەیە ئەم ئەقلیەتە چکۆلە تا ئێستا توانیوێتی ئەو فەزای خەفەخان و دیکتاتۆریە بەسەر جامعەکەدا بێنێ بەڵام شەرنی ئەو وەزیەتە وابمێنێ ئاگاهی ڕۆژانە دەچێتە سەرەوە خۆڕێخستن مەسەن هەرەوە ئەترازی معلمانی دوێنەکە کەەوە چەندمین جار ئەوانە دەکەن ئەوە ممکنە جمهوری ئیسلامی هەروە بە خشکە بێوێ ڕەدیکە بەڵام ئەوە ڕەت نابێ ئەوە چێتە قوڵایی ئەو جامعە و ئاگاهی دێنێ لەگەڵ خۆی سازمان دێنێ تەشکیلات دێنێ خۆڕێخستن دێنێ و بەردی بناغی جمهوری ئیسلامی لە بنەوە هەڵۆڵەکات و ئەوە دڵخۆشیە وە داهاتوو بۆیە ئەو ماوەی بوونی ڕئیسی بە باوەڕی من خراپترین دەورە دەبێت لە تاریخی جمهوری ئیسلامی دەناڵمەوانی کە باش بوون بە نیسبەتی مقایسەی لەگەڵ یەکتریان دەکەین یەکێ لە خراپترین دەورەکانی دەسەڵاتی جمهوری ئیسلامی دەبێت و چاوەڕوانی ئەوەش دەکرێت کە زۆرترین ناڕەزایەتی و هەڵخراندنی جەماوەری هەر لەم دەورەی ئەم سەرۆکەمارە قاتڵدا ڕوو بدات. بەڵێ کاک حەسەن بەڵام پرسیارەوەیە ئەو هەموو ناڕەزایەتیە هەیە بەو شێوەیە ئەترازێکی ئاوا بەرین لە ئاسی ئێرانە هەیە ئێمە بینین بازنشستەکان معلمان کرێکاران بەڵام
ئیشڵێن کە دەرسەدێکی زۆر کەم لایەنگری کۆماری ئیسلامی دەی ئەگەر وایە بۆ ئێمە چاوەڕوانی حرەکەتێک کە ئەم لەخەرەم حکوومەتە لەناو بەرێت ئاڵوگۆڕێک بەسەر کۆمەلگا بۆ کەمتر ئەبینین اعترازات بینراوە ناڵێم اعترازات نەبینراوە بەڵام بەپێی ئەو تعریفە قاعدەتەن ئەبوایە ئێستا لەگەڵ ناڕەزایەتێکی عمومی و بەرین ڕوبەڕوو ببوایەتین کە دلیلەکەی چیە کێشە ڕێک نەخراوبوونە کێشە بەیەکۆنەلکانبوونی بەشەکانی جیاوازە کێشەکە لە چیەوە نابێ بەو شتە لایەنەوە کۆماری ئیسلامی بڕوخێنێت ئەوە 40 ساڵە هەر بۆ شێوە خەریکە باتە 2 ساڵ بە باوەڕی من یەک دلیل نییە هەم دلیلی ناوخۆیی هەم دلیلی دەرەکی هەیە یەکێک لەو دەلایلانە یەکێک لەو تەشخیصانە کە وەختی خۆی بە نەزەری من خومینی وەکو ئستراتیژیسیەنێکی کۆماری ئیسلامی تەشخیصیدا و دەیزانی ئەو نوع حکوومەتە ئیدۆلۆژیە بەبێ ئەوەی لە نائەمنی لە ناوچەکەدا دروست بکات بەبێ ئەوەی خەڵکی تر هەڵخڕێنێ نامێنێ بەسەر کار نامێنێ ئینقلابی ئیسلامی سنووری ئینقلابی ئیسلامی بوو کە شوعاریان بوو ئێوە تماشا بکەن هەر ئێستا بەشێک لە خەڵکی ئێران لەوە دەترسێنن ئەگەر ئێوە نەمێنین ئێوە سووریەتان بۆ دروست دەبێت ئێمە نەمێنین عێراق دروست دەبێت ئێمە نەمێنین یەمەن دروست دەبێت ئێمە نەمێنین لیبی دروست دەبێت بەڵام دەبێت لە بیرمان بێت کە یەمەن و سووریە و عێراق و هەمووی ئەوانە مەحسوولی جەمهوری ئیسلامیە اتفاقاً ئەگەر جەمهوری ئیسلامی نەمێنێت لە ناوچەکەدا ئەمنیە دروست دەبێت ئەوەی کێ لە هۆکارەکانیەتی ینی ترساندنی خەڵک لە دوا ڕۆژێکە لێی نگەرانن ئەو ڕووداوانەی ئەو چەند ساڵەی ئەخیر ئەوەی کە بەتایبەت ناوی نرا بەهاری عەرەبی کە پێم هەبێ پاییزێکی زۆر خراپ و ڕاستە مەزموعی دیکتاتۆری ڕووخان بەڵام شتێکی باشی نەهێنا جێگاکانیان ئەوانە بە قازانجی جەمهوری ئیسلامی بەو معنایە تەواو بوو کە ئەو دیکتاتۆریە سەرەڕۆیی کە لە هەمووشیان دیکتاتۆرتر و ملهۆڕتر و جنایەتکارتر بوو توانی سوء استفادەی لێ بکات ئەوە بە باوەڕی منێکی لەو هۆکارانەیە کە خەڵکی نگەران کردووە بەڵام خەڵک دەبێت بەسەر ئەو نگەرانیەدا زاڵ بن ئەگەر قەرار بێ ئیتفاقاً ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمنیەت ببینێ بە باوەڕی من یەکێ لە ڕێگاکانی نەمانی جەمهوری ئیسلامیە خەڵکی ئێران و خەڵکی منتەقەکەش دەبێت حەول بدەن بۆ ئەوە هۆکارێکی ئەو مەسئلەی نائەمنیە کە لەو شوێنانە هەیە و جەمهوری ئیسلامی بەوە تەبلیغات دەکا و خەڵک دەترسێنێ هۆکارێکی دیکە ئەوەیە کە ئاخر خۆ مبارزەی خەڵک تایسەکانی ئێمە ساڵی 88 مان بینیوە ساڵی 96 مان بینیوە دەیمانی 96 ئابانی 98 مان بینیوە اعترازاتی خوزستانمان بینیوە خەڵک ئەگەر متحد نەبێ متشکل نەبێت و لە ئاستێکی نەک ناوچەیدا ئەم ئوستان و ئەو ئوستان لە ئاستێکی سەرتاسەریدا و حەدیقەلەکەی من و تۆ زۆرێک لە بینەرانی ئەو بەرنامەیەش ڕاپەڕینی 57 مان لەبیرە ڕاپەڕینی 57 لە ساڵ لە پاییزی 56 لە ئەترازی ئەنجومەنی قەڵەمەوە دەستی پێکرد بەڵام وردەوردە پەرەیسەن ئەم شار جوابی ئەو شاری لەو شار خەڵک تێدا دەچوون لە شارەکەی دیکە چلەیان بۆ دەگرن هەفتەیان بۆ دەگرتن عکسی گیان مەختکردەکانیان هەڵ دەواسی و هێستا ئەو شرایطە لە ئێرانە ڕاستە بە لە حازی عینی و ئامادەیەکی بەڵام بە لە حازی ذهنیەوە ینی بە لە حازی خۆڕێخستن بە لە حازی تەشکیلات بە لە حازی سازمان هێستا ئەو وەزیەتە دروست دەبووە هێستا جەمهوری ئیسلامی قودرەتی سەرکوتی هەیە جەمهوری ئیسلامی قودرەتی بە خوێنکێشانی کۆمەلگای هەیە ئەو دوو تەجربەش ئەومان پێنیشانەدا بنابەرین هۆکارێکی دیکەی ئەوەیە یعنی فقط ناڕەزایەتی کافی نییە هەرکەس لە ماڵی خۆی ناڕازی بێ ئەو ناڕەزایەتیە دەبێ بێ بە ناڕەزایەتی شەقام دەبێ بێ بە یەکگرتووی ئەوەی کە ئێمە زۆر جاروتومانە بۆ هەر ئینقلابێک سێشت پێویستە یەکێکی ڕەهبەریە کە ئێستا ڕەهبەری چ لە ناو جەرەیاناتی بۆرژواییە چ ناو چەپ و کۆمۆنیستەکانە بە تەبەقەی کاریگەرە شقڵی نەگرتووە یەکێکی سازمان بەو معنایی کە خەڵکەکە کۆکاتەوە ئێستا مەزور سازمانێکی حزبی دیاریکرا وەک یەک حزب نییە ئەوەسن ئەوەی معلیمان سازمانە ئەنجومەنی سنفی معلیمان فراخان دەدا لە 27 ئوستانە خەڵکەوە بێتەوە بەڵام ئەنجومەنێک حرەکەتێک شورایەک نەهادێکی ئاوای سەرتاسەری نییە کە فراخان بڵێ ئەمڕۆکە لە هەموو ئێرانە تەزاوراتە ئێستا ئەوە شکلی نەگرتووە سازمانە ئستراتیژی و بەرنمەیەکی ڕادیکاڵە لە نەزەری مناوەکە ئەو سێشتە شەرتی بە سەرنجامگەیانی هەر حرەکەتێک بڵێ یەک پرسیار هاتووە تۆزێک ئەو قسمەتی ئاخرەی ناتوانم ینی ناتوان بە جوانی بخوێنەوە بەڵام ئەوان نووسراوە کاکم هەیە پرسیارێکی تر
کاک حەسەن ئەگەر ئێران تەحریمە ڕۆژانە بە سەدان ماشین لە کوردستان و ئەڕۆن ئەمە چۆن هەمویان بارە بن نازانم ئەومەسی چییە هەمویان بارە بن تێنەگەیشتم بەڵام ئەگەر ئێوە بۆ خۆتان چاکتر حاڵی بوون فەر منزوری ئەوەیە کە ئێران ڕاستە تەحریمە بەڵام چۆن ئەو هەموو بار و سەدان ماشێنە لە مەرزەکانی ئێران و عبور دەکە ڕاست دەکا و بەڕێزە بڵێ چۆن عبور دەکە دلیلەکەی ئەوەیە کە یەکێک لەو کاناڵانە و یەکێک لە فەسادی ناو جمهوری ئیسلامی فەسادی اقتصادی و ئابووریە کە بەدەست پای پاسدارانەوەیە تەواوی مەرزەکان هەر لە شمالی لە کوردستانەوە بیگرە لە ماکۆ و ئەو منتەقەی بازرگانەوە بیگرە هەتاکو نەدێتەوە خەلیجی فار پشتی بەدەست پای پاسدارانەوەیە هەموو مەرزەکانی تر لەولاوە خودی خەلیجی فارس و دەریا عومان لەولاوە ئەفغانستان و پاکستان و دەریای مازدار گشتی لەژێر کۆنترۆلی سوپای پاسدارانە و سوپای پاسدارانە کە ئەو جم و جۆڵە اقتصادیانەی سازمان داوە ڕێکی خستون تەقە لە کۆڵبەرێک دەکەن دەیکوژن کۆڵبەرێکی داما و یا سوختبەرێک لە سیستان و بەلوچستانە بەڵام بە قەولی ئێوە بە لێشا و ئێمەش لێرە دەیبینین دێت ئەو هەرێمی کوردستانەوە بە سەدان و هەزاران ماشێنی بار هەڵگر و نەوت هەڵگر و گاز و بێنزین و هەمووی ئەوانە دێ بۆ ئەو وڵاتە ئەوە قاچاقێکە کە ماهوارەکانی ئەمریکا وڵاتانی دیکەش دەیبینن وی ئەوە لە ژێر دەسەڵاتی مافیای سوپای پاسدارانایە و ئەوە بەشێکە لەو چاوپۆشیش کە بە نەوعێک هەم دەوروبەرەکان دەیکەن و هەم وڵاتانی ئەمریکاش لە بە ئیسلاح دۆستەکانی جمهوری ئیسلامی لەو دەوروبەرانە دەیکە و ئەوە یەکێک لە کاناڵەکانی فەساد لە ناو خودی جمهوری ئیسلامیدا ئەو فەسادە ئیداریەیە کە سیستمی ئێرانی ئەو سیستمان پێڵێن ڕاندخار سیستمێکی فاسدە کە ئێستش بەوینەوە دەرامەدێکی زۆر دێتە گیرفانی جمهوری ئیسلامی بەڵام تۆ مەسەلەن ڕۆژانە شاکە فلان کەس هەڵات ئەوەی کرد فلان کەسی ترچوو بۆ فلان جێگا ئەوەندە لە بانگەکانە بوو فلان بەرپرسیان کرد ئەوە میلیارد پۆلی دزیوە ئەوە گشتی لەو فەسادەوە دێکە لە سەری سوپای پاسداران بینەرێکی خۆشەویست و توێتی دەنگی کاک حەسەن کردە من پێم خۆشە ئەگەر بکرێ و بینەرانەی تریش لەو بابەتەوە قسە بکەن چونکی دەنگی کاک حەسەن بۆ من باشە و تووشێتی کاگەرەکرێ تەلەڤیزیۆنەکە کۆنتڕۆڵ بکەن کە گوایە دەنگ خراپە بە فارسی پەیامێک هاتووە درود بر شما میهمان محترم برنامه جمهوری اسلامی از گام دوم انقلاب حرف میزند این به چه معنی است منظور از گام دوم انقلاب چیست ئەوە قسەیەک بوو کە خامنەیی کردی دوای 40 ساڵی جمهوری ئیسلامی لە نەزەری خۆیانەوە ئەوەندایە ناوە کە جمهوری ئیسلامی 40 ساڵی دیکە لەسەر دەسەڵاتە بێت و ئەوە لاخرە بەرنامەی هەر دەوڵەتێک مثلن بڕێک وڵات هەیە دەڵێن کاک حەسەن داوای لێبردنەکەم کاک حەسەن تۆ ئیمکانی نییە دەنگەکەت کەمێ زیاد بکەی یاکو نازانم ڕێگەیەکی نییە هیچ چونکەوە دیسان پەیامێکم بۆ هاتووەڵەن دەنگی کاک حەسەن کردە نازانم من لەیرەوە هیچم پێ ناکرێ بەداخەوە بەڵام ئەگەر بکرێ خۆت بزانە ئایا توانین دەنگی میکرۆفۆن لای منی شتێکی تایبەتیم بۆ ناکرێت ئەلانە باشترە ئەلانە کەمێ باشتر شاید وەزێ بیتە بەرەوە باشتر نەقی لە کۆمپیوتەرەکەم نزیکتی بوومەتەوە هیوادارم ئەوە دەنگەکە باشتر بێت باش ئەو بەرنامەی 40 ساڵی داهاتوو بە باوەڕی من ئەوە شعارێکی تووخاڵی خامنەییە شعارێکە دڵی لاینگرانی خۆی سوپای پاسداران کەسانێکە لە دەوروبەریانن دڵی ئەوانەی پێخۆش بکە کە نیگەران مەبن جمهوری ئیسلامی 40 ساڵی دیکەش هەیە ئەوە شعارێکە کە ئەوان دەیدێنن پێما بێ هەر ئەو 40 ساڵی تا ئێستا موسیبەت بووە نەک 40 ساڵ هەر چەند ساڵێکی دیکە بە عمری جمهوری ئیسلامی ئیزافە بێت بە معنای بەدبەختی و موسیبەتی زیاتر بۆ کۆمەلگای ئێران بە گشتیە بۆ کرێکار و زەحمەتکێش بە تایبەتیە بۆ یەکانی ئەوە دروشمێک بوو کە خامنەیی دای لێکێ لە سخۆنڕانیەکانیدا ئێمە 40 ساڵی دیکەش بە قەولی خۆی ئەوە بەرنامەیان هەیە و جمهوری ئیسلامی دەمێنێتەوە کە هیچ کەسێک تەسەوری ئەوە نییە کشتێکی وا ببێت کاک حەسەن وەزعیەتی کۆرۆناش دیسان هەر لە وەزعیەتێکی ێزگار خراپە هەر ئێستەیش هەچەند بەتایبەت لە زستانە کۆرۆنا پاری شەروا بوو میزانی ئەوانەی وە کۆرۆنا ئەگرن و بڵاوە بێتەوە زیاترە بەڵام لە ئێران گوایە یعنی ئەسەن هەو مدەتە هەر قەت نەبوو لە هاوینی شار قەت نەبووە زۆر خراپە وەزعیەتی کۆرۆنا ئەوە دەچە ئاستێکایە چی ئەبێ بکرێ بۆچی ئەوایە وەزعیەتەکە چۆنە ئەوەی ڕاستی بێت کۆرۆنا قەتڵعامێکی دەوڵەتی بوو لە ئێرانە ڕاستە خۆ کۆرۆنا جمهوری ئیسلامی نەیهێنا بەو معنایە لە ئێرانیشەوە نەهات کۆرۆنا لە چینەوە سەرچاوەکەی هات بەڵام هەموو کەس دەزانێت کە
چەندین مانگی پێچوو حتا خۆیان لە ناوخۆیان داوایان نەکرد کە هەواپەیماکانی ماهان نەچن بۆ چین لەوێەوە تجارەت نەکەن شت نێن جمهوری ئیسلامی بە قەولی فارسی گوشش بەدێکار نەبوو و لە واقعدا ئەوە بۆ لە حەزەوە خۆیان تەنانە نەتەنیا لە ئێران کۆرۆنا لە سەحی منتەقەکەیشە جمهوری ئیسلامی یەکێک لە عاملینی ئەسلی بڵاوکردنەوەی ئەو موسیبەتە بوو کە لە منتەقەکەیشا بڵاو بوو ئەوە یەک دووهەم ئەو ڕەفتاری کە جمهوری ئیسلامی کردی ینی کۆنەپەرستی بدە شەڕی علم بەو معنایە کە بڕۆن بۆ لای ئیمامزادەکان بڕۆن بۆ لای معسومە بڕۆن بۆ لای ئیمام ڕەزا بڕۆن بۆ لای نازانم ئەنواع ئێستا ئیمامزادە و ڕۆژانە من گزارشێکم گوێ لێگر 7500 ئیمامزادە هەر ساڵێ نزیکی چەند سەد یا بە هەزار لە ئێرانە شتێک بە ناوی ئیمامزادە دروسە بێ موسیبەتە لەو جامعەیەدا خەڵکیان بەرەو ئەوە بردووە کەوتنە شەڕی علمەوە کە ئەڵبەتە سەر نەکەوتن تێدا واکسین خامنەی تحریمی کرد هەموو ئەو جملەیەمان لەبیرە ڕۆژانە زۆریەک لە تەلەڤیزیۆنەکان لێ دەدەنەوە واکسێنی ئەمریکایی و ئینگلیسی بە ئێران قەدەغەیە ئەوەی ڕاگەیان بۆی کانی ئەوە یەک خەتڵعامی دەوڵەتی بوو ئەلانیش بۆچی وایە بۆ ئەوەی کە ئەلانی جمهوری ئیسلامی حقەتەکان بە خەڵک ناڵێ جمهوری ئیسلامی ڕازگۆ نییە لە مبارزەکردن لەگەڵ کۆرۆنادا جمهوری ئیسلامی هەزینە ناکە بۆ کۆرۆنا شتێکیان هێناوە بە ناوی واکسێنی بەرەکەت معلوم نییە چییە ئەسان کەس نازانێت تەرکیبەکەی چییە لە زۆر جێگا دەڵێن ئەم واکسیانە کە بەکارهاتووە بەداخەوە خەڵکی لە بین بردووە بۆی کۆرۆنا بۆ جمهوری ئیسلامی نعمەت بوو نعمەت بوو بۆ ئەوەی کە شەقامی بێدەنگ کرد نعمەت بوو بۆ ئەوەی کە ناڕزایەتیەکانی بردەوە ماڵەوە نعمەت بوو بۆ ئەوەی کە بەری تەجەمعاتی بە هەزار و دەیان هەزار کەسی بۆ جمهوری ئیسلامی گرت ئەوانە هەمووی بۆ جمهوری ئیسلامی بە قازانج بوو بەڵام بۆ خەڵکی ئێران بە قیمەتی بە دەیان هەزار گیانبەخت کردو بە قیمەتی چەند ملیۆن ڕوحانی ساڵێک لەو پێشوتی 35 ملیۆن نەفەر لە خەڵکی ئێران ئالوودەی کۆرۆنا بوو دەی چیتان کرد بۆ خەڵکە بۆی ئەوە کوشتارێکی بە عەمدی بوو بە باوەڕی من کە جمهوری ئیسلامی کردی و ئاگان ئەمان بینی فەرماندەی سوپای پاسداران هات بشقابێکیان نیشاندا ئەوە لە ئێرانە بشقابی کۆرۆناییابمان پەیدا کردووە چه فاجعەیەک لەوە فاجعەتر مەسەلەن ویرروسێک کە خەریکە دەڕوا لە 100 میترەوە تۆ بشقابێک خەریکی دەیدۆزیتەوە ینی فقط ئەوان فریوەکان و فقط جنایەتکارەکان دەتوان لەگەڵ خەڵکە ئاواکەن بۆ یەکانی کۆرۆنا موسیبەت بوو بەڵام موسیبەتێک بوو کە جمهوری ئیسلامی لە ئێشاعەیە لە بەرگری نەکردنیدا لە پەرسەندنی باوەڕی نەخشی سەرەکی بوو و ئەوانە بەو معنایش لەم ماجێرەیەدا قاتڵی خەڵکی ئێران و ئێستش کارێکی بۆ ناکرد ئێستش بەو میزانەی کە لازم بێ وەختی خۆی درۆن ڕۆحانی هەموو ڕۆژێک درۆیکی تەحویلی خەڵکادا لە دژاتیکردن لەگەڵ کۆرۆنایە زۆر کەس کە تێدا چوونە جوان و لە میان ساڵەوە لە حتا لە بەتەمەنەوە ئەوانە لە دنیادا هەمووی ماوە کابرا 80 ساڵ و 90 ساڵە لەسەر ئەو تەمەنانەش لە ئەوروپا و لە شوێنەکانی دیکە نەجات دراون فقط لێدانی ئێستش تەبلیغەکرێت عەلەی ئەو واکسێنە ئەلانیش لە واکسێنی بە قەولی خۆیان ملی محەلی ئەوە تەبلیغەکەن یا زۆر تەبلیغی واکەن بەکاری مێنن نزۆکی دێنێ لە ژنانە بارداری منعەکە ئەوانە گشتی خرافەیە ئەوە هیچ شتێک بەبووینە نییە و خەڵکیان بەوانش کەماکان ترسان و بچین بۆ لای شێخ و مشایخەکان بچین بۆ لای پیر و ئیمامزادە و ئەوە فقط خرافەیەکە کە جمهوری ئیسلامی لەسەری خەریکە نان دەخوا بۆیە جمهوری ئیسلامی مسببیەتی و بەداخەوە ئێستەیش کەماکان لە ئێران لە سەدرایە ئەلعانەکەی جزوی وڵاتای چەندانە وڵاتێکە کە کۆرۆنا تێداوە تەسەوریش دەکرێت بە هاتنی پاییز و زمسان کە ویرروسەکان فعالتر دەبنەوە لە فەسڵی گەرمایە کەمتر دەبنەوە دووبارە ئەو ویرروسە و ئەو خەتەرە زیاتر گیانی عەزیزانمان بەداخەوە لە ئێرانە تهدید کە بەڵام ڕێگاکەی چیە ڕێگاکەی یەکەم خۆپارێزیە لەباری پزیشکیەوە زۆر دکتوری باش و دڵسۆز قساکەن لەو بابەتەوە شتێک نییە کە متوان میسار نەزەری تێدا بکەم ڕێگایکی تریشی ئەوەی لە بەرابەری ئەو جنایەتە دەوڵەتیشدا وەکو هەرموو شتەکانی دیکە خەڵک دەنگی ناڕەزایەتیان دەرببڕن واکسێنی ستانداردی جیهانی حەقی بێ ئەملاولا و تەبیعی و خەڵکەی ڕایگانەکەی نەک شتێک بە ناوی واکسێنایە کە جمهوری ئیسلامی دروستی دەکاوە هیچ مەبنایکی علمیشی نیە پرسیارێکە تو هەرچەند بە مەوزوعی بەرنامەکەمان ڕەتی نییە لازمیش نییە گەرەوە بە خۆتان پێتان مناسب نەبوو جوابی بدەنەوە بەڵام من چونکی بینەرەکە نردوویەتی پێم خۆشە بۆتانی بخوێنمەوە وتویەتی سڵاو کاکە سڵاو لە میوانی بەرنامەکە بەرنامەیەکی بەجێیە کاکە بۆ دوو تەلەڤیزیۆن بە ناوی کۆمەڵەوە هەیە
وڵی ئێوە کۆمەڵە یەک تەلەڤیزیۆنی هەیە ئەو تەلەڤیزیۆنی تر تەلەڤیزیۆنێکی دروستکراوی لەلایەن تەعدادێک لە ڕفقەخانەی تری ئێمە بەداخەوە هێستا لەناو حیزبەکەدان تەلەڤیزیۆنێکیان دروست کردووە لەناو حیزبەکەدان سایتی تریان هەیە شتی تەکشیان دروست کردووە ئەوەی خلافکاریانەیە کە ئێمە پێی منتەقدین بەڵامی تر بەقەولی خۆت وتە چونکی مەوزوعی بەرنامەکەمان ئەوە نییە و ئێمەش هەوڵمان داوە کە بەدەلیلەوە ئەو جبهەبەندی و خودبەندیانەی ناوە ئێمە هێشتا ڕوون نییە هەوڵمان داوە کە مەسائلێکە هێشتا ڕوون نییە لە تەلەڤیزیۆنەوە پێشی نەگرین چونکی چوارچێوەکەی معلوم نییە چێ لایەنی سیاڵێ سیناڵێ ئەو دەلیلەوە بڕیارێکی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیەکە لەو بابەتەوە قسە ناکەن فەقەت من ویستم پەیامی ئەو بینەرە بەعرضی ئەو بگەێنم بەڵام کاک حەسەن کە باسی وەزیەتی کۆڕۆنامان کرد لە پرسیاری پێشوو ماوتم بۆچی ئاعترازاتی ئاوا بەرین ناکرێتوانە ئایا ئەو موسیبەتە کۆمەڵایەتیانە وەکو کۆڕۆنا بەتایبەت مەسەڵەن کۆڕۆنا بێکاری نازانم زۆرشی تر بۆ خۆی ڕێگرێک نییە لەسەرەوەی کە ئێمە چاوەڕوانی ئاعترازاتێکی ئاواوەسی لاسی سەراسەریانی کۆرۆنا بمعنایەک مانعی ئەوانەیە خودی ئەوەی خەڵک خۆیانە پارێزن لە تەجەمع خەڵک نگەرانن لەوەی کە من و تۆ دەچینە کۆبوونەوەیەکەوە نازانین پەنادەستەکەمان کۆرۆنای هەیە پەنادەستەکە نازانین من و تۆ هەمانە خەڵک لەوانە نگەرانن ئەوە بۆ خۆی مانعێکە بۆ تەجەمع و کۆبوونەوە لە دەوری یەک وە ئەوت عەرزیشم کردن خودی کۆرۆنا لە واقعدا بۆ خەڵکەکە موسیبەت بوو بۆ جەمهوری ئیسلامی دەرفەت بوو بۆ ئەوەی کە بەرحەڵ پرۆژەکانی خۆیانیان و شەقامی بۆ چۆڵکردن قەبرستانەکانی بۆ ئاوەدانکردنەوە ئەوە بە قەزانجی جەمهوری ئیسلامی تەواو بوو بە خەڵکی بردەوە ماڵەوە خەڵکی گۆشەی گیرتر کرد ئەینا من پێما بێگەر کۆرۆنا نەبوایەت ئەو ئەترازاتانەی کە دوای ئابان و دەیمانگ و ئابان مانگ و ئەو ئەترازی ئەم بەهار و هاوینەی لە خوزستانە سەریان هەڵدا بە نەزەری من چاوەڕوانی زیاتری ئەو نەوەی ئەتراز و مبارزاتانە بوو بەڵام کۆرۆنا مانعێک بوو لە پەرەسەندنی و ئەتراز و مبارزات بڵێ پرسیارێک کرا ئەڵبەتەوە ئاماژەتان پێ کرد بەڵام هەر دیسانی خوێنمەوە وکێتی درود بە شما کاک مەحیەوە کاک حەسەنە گرامی در این روزها در اروپا دادگاهی تحت عنوان دادخواهی کشته شدگان آبان ماه 98 برگزار شده این دادگاه تا چه حد میتواند تاثیرگذار باشد البته ئێوە بژۆرتان دا لەباری وجاهەتی ئیجراییەوە قدرەتی ئیجرایی نییە ینی لەباری ئیجراییەوە کە مەسەلەن دەوڵەتان موەزەف کە بەڵام تەئسیرێک هایەتی ئەوەی ڕۆژانە دەبینی مەسەلەن ئەندام پارلمانێک ئەندامی دەوڵەتێک ئەوانە و ئەفکاری عمومی هەموو شتێک خۆ پارلمانەکان و ئەو سیستمە نییە کە ئێمە دنیایەک انتخابمان لیەتی ئەوە سیستمی ئێمە نییە مخالفین بەڵام لەباری ئەفکاری عمومی و بە باوەڕی من هەردوو دادگاکە زۆر مهمە و حق وایە خەڵکی ئێرانیش تاقیبی کە حق وایە و کەسانەی کە شاهدن مەدارکەکانیان لێر بۆ دادگایەنە لەباری محکومیەتی جیهانی جەمهوری ئیسلامیەوە ئینزوای زۆرتری جەمهوری ئیسلامی بە باوەڕی من ئەوە مهمە بەڵام بەداخەوە ئەو نوع دادگایەنە قدرەتی ئیجراییان نییە بەڵام ئەوەی سوێد فەرقەکە ئەوەی سوێد بە احتمالی ئەوەی کە حەمیدی نووری بانترین بڕیاری ئەو دادگایە کە لە سوێدا بینەرانی بەڕێز دەزانن لە وڵاتانی ئوروپاییدا شتێک بە ناوی حکمی ئەعدام نەماوە بەڵام زیندانی ئەبەد هەیە کە ئەویش لە وڵاتی وەکو سوێدا ئەوەندەی من ئاگدارم پێما بێ حەدیەکسەرەکەی 20 ساڵە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە حەمیدی نووری ئەو 20 ساڵ حکومە بخوا بە دەلیلی جنایەت عەلەیهی بەشەریەت لە زیندانەکانە کردوێتی بۆیە بەو لە حازەوە ئەوە تەنها محاکمەی حەمیدی نووری نییە یا محاکمەی کوشتار عاملینی کوشتاری معتەرزینی ئابان نییە ئەوە لە ئەسڵدا محاکمەی خامنەییە محاکمەی سەرانی سوپای پاسداران و ڕۆئەسای مەجلیس و خۆی قەزایی و هەمووی ئەوانەیە بۆی کانیشە زۆریان ئەم سەفەرە ئەم جارە چەندانە سەفەر ڕێکەوت کە دەبوو ڕئیسی بچوایە مەسەلەن بۆ کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان بۆچی نەچوو بە باوەڕی من نەیوێرا بچێت ئەگەر بچوایەکی لەو احتمالاتانە ئەوە بوو کە دەستگیری بکە بەڵام ڕۆحانی لەخوای دەویست لە جێگایەکە بڵێن کۆبوونەوەی بچی خۆی پێدا بکە ڕئیسی نەیوێرا ئەو کارە بکە بۆیە کانێ ئەوانە نزوایەکی زۆرتری جمهوری ئیسلامی بێعتباری زۆرتر و هەڵخراندنی ئەفکاری عمومی لە ئاستی دنیادا لە عەلەی جمهوری ئیسلامی دەوڵەتەکان ناتوان نسبەت بەوانە بێت تەوەجۆ بن و ئەوە بە قازانجی بزوتنەوەی ئازادی خوازی لە هەموو ئێرانە بباوڕین. زۆر سپاس کاک حەسەن ئەگەر شتێکی کا لە بابەت وەزیەتی ئێرانەوە هەیە پێمان خۆشە بە کورتی گوێبیستی بین و خەریکی دینە کۆتایی بەرنامەکە و ئەو ڕۆژ بە داخوازی تۆش و
داخوازی خۆشم پێم خۆش گۆرانیەکی بەدڵی هەردووکمان بڵاو بکەمەوە. منیش سپاسی ئێوە و هاوکارانتانەکەم، سپاسی بینەرانی شەکەم کە بەشدار بوون لەگەڵمان. فقط ئەوەندەی کە هەیە بیڵێم ئەویش ئەوەیە کە پێم خۆشە بڵێم خەڵکی کوردستان کە دیارە زۆرتر ئەو بەرنامە ئێمە بە کوردی و ئەوان گوێبیستین، هیوادارم لەو ئەتراز و ناڕەزایەتیانەی کە هەیە دانەبڕێن. خەباتی معلیمان مەسەلەن لە دوێنێکەدا ئێمە شایدی چەند شار بووین لە سەقز و مەریوان و کرماشان و سنە و دیواندەرە ئەوانە مەسەلەن شارەکانی تری شنۆ نەغەدە مەهاباد. هیوادارم لەو خەباتەدا نەبڕین. هیوادارم تێکۆشەرانی بە ئەزمون کە لە کوردستانە بە سەدان و بە هەزاران و لە مەوج دەدەن، ئەوانە ئەو ئاوڕۆشنکەرەوانن کە لە هەموو ئەو بزوتنەوانەدا نەخشیان بێ، تەسیریان بێ و لەو خەباتە سەرتاسەریەدا ئەگەر ئێمە سەهیم نەبین دوایی لە ڕووخاندنی جەمهوری ئیسلامیەوە تاکوونێ هەر دەسەڵاتێک کە دێتە سەرکار ئەو سەهمە واقعیەتە بێ کوردستان بیبێت نایبێ. بۆ یەکانێ من ئومێدەوارم هەرچی زیاتر لەو ئەتراز و ناڕەزایەتیانەیە بەشدار بین و هیوادارم دابڕانێک لەو بابەتەوە دروست نەبێ کە تەبعەن دروست نابێ، بەڵام ئومێد چاوەڕوانی ئەوە دەکرێت کە کەماکان کوردستان سەنگەری ئینقلاب بێ و لە ئەو خەبات و مبارزانەیە بە یەکگرتوویەک و بە قدرەتێکی زیاترەوە حزور پەیدا بکەن. زۆر سپاس بۆ ئەو بەرنامە. زۆر سپاس بۆ بەشداریتان کاک حەسەنی جان. هیوادارم بتوانین لە دەرفەتی تریشە لە خزمەت تابین و بتوانین لە بەحسەکانت کەڵکوەردبین. زۆر مەمنون. سپاس کاک محیجان بۆ ئێوە هاوکارانتان و بۆ بینەرانیش. کاتێکی خۆش. السيد اليمس بيرده
لقايا طيرك يا قمر بيني يا شازور يا لا يا من بيما تجبع يا ضيف ويدا بيني هاي لبيان الشابة طيب يبلم يخدا شون شوالي بهوارديني يسلوي يا زمينا هات واتينك غير بيني ويا درك يا ولا يسلوي يا زمينا باي شمال توش بخير ريهنا والله اي بني برزام كانينا باي شمال توش بخير ليلى يا قلب والله اي بني برزام كانينا ناصر بينا ما تشيدك يا شون هرايا بشوي ما ولينا ناصر جام بينا ما تشيدك متخدا شون هرايا بشوي ما ولينا بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو بێتەوە زۆر سپاس بۆ ئەوەی توانیمان لەو بەرنمەیەدا ئێوەی بینەری خۆشەویستیش بەشدار بن و زۆر سپاس بۆ کاک حەسەنیش بەڕاستی هیوادارم توانم لە بەرنمەیەکی تری ڕاوێژدا لە خزمەتتانە بم و بەرنمەیەکی باشتان پێشکەش بکەم تا بەرنمەیەکی تری ڕاوێژ شەو ڕۆژێکی خۆشتان بۆ باوەکە